ئاگری شۆڕشمان دژمنی ترسان تێرشی هێنا سەر کوردستان لە قوڵایی لەوی زەحمەت کێشان ڕا هەڵیان کرد ئاڵا هەستان ڕەسان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان پێشمەرگەی کۆمەڵە. آتش انقلابمان دشمن را هراسان کرد، یورش آورد بر کردستان. از اعماق قلوب زحمتکشان برافراشتند پرچم و به پا خواستند. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگرانند. پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان لەشکرێکی ئەردەشی سووری کرێکاران بۆ زەحمەت کێشی کورد کۆبن لە دەوری رهرو راه اتحاد مبارزه برای رهایی همه کارگران، علیه امپریالیسم، برای آزادی ایران و حق تعیین سرنوشت ملت‌ها. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگران. لشکرێکی ئەرتەشی سووری کرێکاران وەک ئاگر بەردەبن لە گیانی دوژمنان ئەرتەشی خوێن مژان تێک دەستێنن تا ڕۆژی. زحمتکشان کرد گردایید حول پیشاهنگ کارگران کردستان. تنها طبقه کارگر نظامی نوین تواند آفرید برای همه جهان. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگرانند. لشکرێکی ئەرتەشی سووری کرێکاران تێک دەشکێنێستم چۆرچی دێموکراتیک ڕێگای بۆ خۆش دەکا بۆ سوسیالیزم بێوەستان یەکجاری بۆ پێشەوە بێباک. چونان چون آتش بر دشمن میتازند، ارتش خونخواران را در هم میشکنند تا فردای انقلاب با نیروی پرتوان نظم سرمایه را سرنگون کنند. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگرانند. یەکگرتن پێکۆشان بۆ ڕزگاری گشتی پێکاران دژی ئەمپریالیزم بۆ ئازادی ئێران بۆ مافی چارەنووس بۆ میلەتان. ستم را در هم میشکنند و انقلاب دموکراتیک راهش را برای سوسیالیسم هموار میکند. بی وقفه، قطعی، بی باکانه به پیش تا قله رهایی، تا سوسیالیسم. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگران. پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان لەشکرێکی ئەرتەشی سووری کرێکاران وەک ئاگر بەردەبن لە گیانی دوژمنان ئەرتەشی خوێن مژان تێک دەشکێنن تا ڕۆژی ڕابەرین تێک بێهێزی تەیار حکمی سەر. سڵاتان لەبێت بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵین بە بەرنامەیەکی ڕاستەوخۆ لە خزمەتتانداین. ئەمڕۆ هەینی 8 مانگی ڕازبەری 1401 هەتاوی بەرابەرە لەگەڵ 8 سەپتەمبری 2022 زانی لەگەڵ هاوڕێی هاوکارم ئاکۆ ئەنوەری هاتوینەتەوە خزمەتە. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، منیش لەلایەن خۆمەوە سڵاوتان لێ دەکەم و هیوادارم هەموو لایەکتان شاد و بەختەوەر بن. ئەمڕۆژ بۆ بەرنامەیەکی تری ڕاستەوخۆ وێڕای هاوڕێی هاوکارم لە خزمەتانداین. ئەم بەرنامە تایبەتەکەین بە پێشوازی لە مانگرتنی بەیانی واتە شەممە 9 ڕازبەر کە بە بانگەوازی لە کۆمەڵە و لایەنە سیاسیەکانی هەڵسوڕاو لە کوردستانی ڕۆژهەڵات بانگەواز درراوە بۆەوەی کە دژ بەو جەنایەتانەی کە کۆماری ئیسلامی چ لە ناوخۆ و لەسەر شەقام
و چ لە دەرەوەی وڵات و لە بەتایبەت لەم ڕۆژانەی دواییە بۆ هێرش بۆ سەر بنکە و بارەگاکانی هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵات کە مستەقەرن لە کوردستانی باشوور بۆ ناڕەزایەتی دەربڕین دەست بەو جەنایەتانە بەیانی بانگەوازی مانگرتنێکی گشتی سەراسەری لە کوردستان درراوە و ئەمڕۆ هەوڵەدەین بۆ پێشوازیلەوە بە شێوەی ڕاستەوخۆ لە خزمەت بینەرانمان دامین. بەڵێ بینەرانی ئازیز دەتوانن ئێوەش بەناردنی پەیام وێنە یا ڤیدیۆ یا ئەگەپەرسیارێکتان هەیە دەتوانن بەم ژمارە تەلەفۆنە لە ڕێگای تەلێگرامەوە پەیوەندیمان پێ بکەن 2045 71 64 50 24. بەڵێ ئەم ژمارەیە کراوەیە ئێستا بۆ ناردنی پەیام وێنە یا هەر شتێک راپۆرتێک کە ئێوەی خۆشەویست دەبەردەستانە بێت بینێرن بۆ تەلەگرامەکەی. ژمارەی پێشووتریش کە لە بۆ بەرنامەی ڕاستەوخۆی ڕاوێژ کەڵکی لێوەرەگرا 2046 702 61 67 64 هەر کراوەیە هەم لە ڕێگەی واتساپ هەم بۆ تەلەگرامەکەی ئەگەر پەیامێک یا هەر راپۆرتێک یا تەنانەت ئەتوانن بێنە سەر هێڵی تەلەفۆنیش و ڕاستەوخۆ لەگەڵمان لە بەرنامەکەیە بەشدار بن. جارێکترەی خوێنمەوە 2046 702 61 67 64. ژمارەیە هەر ماوەیە بەردەوام ئێوەی خۆشەویست پەیامتان نردووە راپۆرت و ڤیدیۆتان نردووە بە تایبەتی لە دوای هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەربنکە و بارەگاکانی هێزە سیاسیەکان کۆمەڵێکی زۆر هەم ڕق و بێزاری هەم داوای هاوکاری و هاویاری لە ئێمە کراوە کە بە هەر شێوەیەکە ئیمکانە بێت ئەوان ئەتوانن یارمەتی دەربن هەمەوەی کە هاوخەمیش هاوسۆزی دەربڕدراوە بۆەوەی کە لەگەڵ ئەو بنەماڵانەی کە گیانیان بەخکرد لەگەڵ ئەو ئازیزانەی کە بریندار بوون کۆمەڵێکی زۆر لە ڕێگای ئەو ژمارە تەلەفۆنەی پێشووە پەیام و راپۆرتمان بۆ هاتووە کە ئەگەر مەجال هەبێت ئێمە لەم بەرنامەی ئەمڕۆیە بە وردی ئەچینە سەری و قسەی لێک. هاوڕێ ئەمیر لەسەر شەقام لە ناو خۆی وڵات لەم ماوەی ڕابردووەیە ناڕزایەتیەکان بەردەوام بووە خیابان چۆڵ نەکراوە کۆماری ئیسلامی زۆر نەگەرانە لەم مۆزیەتە کۆمەڵێکی زۆر جگە لە گەنج و لاوی ئەو وڵاتە تەنانەت وەرزشوان سینەماکار هونەرمەند زۆر خەڵکی تریشی دەست بەسەر کردو تعدادێکیان بێسەر و شوێن و مەکانی ڕاگیرانیان هێشتا دیار نییە. هەر ئەمڕۆ لە زاهیدان ئێستا خۆپیشاندانە دەرگیری بووە لە ناو خەڵکە تەقە کراوە. راپۆرتێک ئەگەر هەیە لەو بارەوە راپۆرت پێما بە ئەو جۆری کە فعلەن پشتڕاست نەبووتەوە گویا لە شاری شنووش ئەمڕۆ چەند کەسێکیان ئێعدام کردو بەڵام ئێستا ئەم حواڵە پشتڕاست نەبووتەوە. ئێمە زۆر کەس لە ئێران ئەو بەتایبەت کەسایەتیە خۆشناو و ناسراوەکان بۆ سەر ئەم بردمانی کەکرا ئەم تۆبارانی کە بەسەر بنکەکانی حیزبەکانی ڕۆژهەڵات کرا لەوێدا پرسیاری زۆر لە بینەرێنیان جواب داوە کە زۆر کەس دایان کوت بۆچی حیزبە ڕۆژهەڵاتیەکان هیچ ناکەن بۆچی هیچ هەنگاوێک نانێن. زۆریان بەڵێ لەسەر باوەڕ بوون کە بەڵێ حیزبە ڕۆژهەڵاتیەکانیش بەتایبەت جەماوەری خەڵکیش دەستی ڕژیمی ئیسلامیان خوێندوێتەوە کە دەیەویست بەم کارە ئەم ئاعترازات و ناڕزایەتیانی کە لە ناوخۆی ئەم ئاخێزەی کە ئێستا لەسەر شقامن دەیە بم کارە شەڕەکان بخاتە ئەو دیوی سنوورەکانەوە شەڕی کورد لەگەڵ حکوومەتی ئیسلامی دەست پێ بکاتوە بڵێ کە مەسەلەن تعدادێکن ئەمانە لە گۆشەیەکی ئەم وڵاتە دانێ مەسەلەن جیاخوازی بکەن وە تعدادێکیان پێفری بدات بەڵام زۆر بە خۆشحاڵیەوە هەم خەڵک و هەم لایەنە سیاسەکان و زۆر باش دەستی کۆماری ئیسلامی خوێندوێتەوە کە ناتوانێت بەوە تەفرقە بخاتە نێو خەڵکەوە. زۆر لێک لە کەساتیە خۆشناوەکان حتا لە سەرتیویتی خۆیان ئەمان نووسیوە کە ساڵهای ساڵە ئەمان خستۆتە سەر مێشکی ئێمە کە کورد نائەمنە یا مەسەلەن بڵێ تورک نژاد پەرستە زۆر لەمانە کە
نووسیویانە لە سەرچویتی خۆیان کرد ئێمە بەوانە فری نادرین ئەو ئتحادەمان ئەو یەکگرتوویەمان تێک نادەین و ئێمە هەر هەمومان ئێرانین و بەردەوامیش دەبین لە یەکگرتووی و لە ناڕەزاتی خۆمان. فعلەن بۆ ئەم هەواڵەی شنو ئەگەر هاوڕێیانمان لە بەشی ئۆتاق فەرمان ئەگەر حتمما ئەم هەواڵە پشتڕاست بووە بێمەشی ڕابگەێنن هاوڕێکم. بڵێ دیارە بەشێکی بە پێ و پەیوەندی کە لەگەڵ شاری شنۆ گیراوە حتمما لە جریانی ئەم ناڕزایەتیە تعدادێک کوشتە دراوە ئامارەکانی دراوەتە دەرەوە بڕێکیان لە چارخانەکانن ئەم هەواڵەش پێ دەچێت کە بۆ تۆقااندن و ترساندنی خەڵک بێت کە بەیانی بەرەوپیری مانگرتنەکە نەچن ئەینا تا ئێستا ئەم هەواڵە هیچ هەواڵنێرێک یا هیچ کەس لە ناوخۆی لە شاری شنوۆی خۆشەویست پشتڕاستی نەکردوێتەوە ئەمە پێ دەچێت پرۆپاگاندایەک بێت لەلایەن کۆماری ئیسلامی بۆی کە خەڵک چاوترسێم کا و بە تایبەت شنۆ کە لەم دەورانی ناڕزایەتیە بە شێوەیەکی بەربڵاو و بەرین و جەماوەری هاتە سەرشەقام و لە ڕوبەڕوونەوەیەکی خیابانی و سەرشەقام بەرامبەر بە کۆماری ئیسلامی زەرەر و زیانی گیانی و ماڵیە زۆریان پێکەیشتووە و تا ئێستاش هەرە فەزای شار بە شدت ئەمنیەتی و میلیتاریزەیە خەڵکانێکی زۆر دەستبەسەر کراون و ئەمەش پێ دەچێت کە دوای بانگەوازەکەی کۆمەڵە و باقی لایەنە سیاسیەکان بۆ مانگرتنی گشتی ئەم بڵاویان کرد بێتەوە کە بۆی خەڵک بترسن. بڵێ کاگەمیرەوەی کە ئاماژت پێدا لەسەر هێرشەکان هەر لە سەرەتاوە کۆماری ئیسلامی ویست کە وەکو سنەتی خۆشی وا بووە هەمیشە لە کاتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ناڕزایەتیەکان کێشەیەکی دەرەکی هەڵخڕاندووە بۆی کە سەرنجی خەڵک بەرەو شەڕێک بەرەو ئاژاوەیەک خارج لە سنوورەکانی خۆی ڕاکێشێت. ئەم هێرشە هەرچەند ئێمە نامانەوێت سێلێکدانەوەی لەسەر بکەین چونکە هەم هاوڕێیانمان لە بەشە جۆراجۆرەکانی تەشکیلات و لە تردوونی کۆمەڵە و لە میدیا جۆراجۆرەکانی هەڵسەنگاندنیان لەسەری کردو بە وردی و تاوتوێ کراوە بەڵام ئەوەی گرنگە پێی نەگەیشت ئەوەی گرنگە تا ئێستا کۆماری ئیسلامی دەستی ڕوو بووە هەم بۆ خەڵک و هەم بۆ لایەنە سیاسیەکانیش بە تایبەتی وازانن چ لە پشتەمانەوە چه سیاسەتێک تاقیبەکە بۆیە کە زۆر ژیرانە لایەنە سیاسیەکان هەڵوێستیان وەرگێر بەجێی کاردانەوەی عسکەری و نظامی کە خواست ویستی کۆماری ئیسلامی بوو فراخانی مانگرتنی گشتیاندا هەم بەم شێوە بیانەوێ هاوتڵیەک ئیتحادێکی تر لە بینی خەڵکی کوردستان و باقی شارەکانی تری ئێران دروستکەن هەمەوەی کە ناڕەزایەتیەکان و خۆپیشاندانەکانی ئێستای ئێران بەلاڕێدا نەبرێ و سەرنجی ئەفکاری عمومی لە ئاستی ناوخۆ لە دەرەوەی وڵاتیش بەرەو ئەو شەڕە بەرە ئەو ململانێ نظامیە نەکێشرێت بۆیە بەلەبری جوابدانەوە وەڵامدانەوەی نظامی بەو هێرشانەی کە کرا بۆ سەربنکە و بارەگاکانی هێزە سیاسیەکان زۆر ژیرانە و زۆر بە هەڵوێستێکی سیاسی بە وردبینی بە خوێندنەوەی دقیقی ئەوزاعی ناوخۆی ئێران بەورن کۆمەڵە و لایەنە سیاسیەکان بڕیاری مانگرتنی گشتیاندا بۆ بەیانی ڕشەمبە کە هیوادارین هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی بەرەو پیری ئەو بانگەوازە بچن و ئەمە جوابێکی واقعبینانەتر و جوابێکی بەواقع تونتر لە هەموو وەڵامێکی نظامیە بە کۆماری ئیسلامی ئەگەر خەڵکی کوردستان یەکپارچە و یەکدەنگ دوای ئەو هەمووە سەرک و بوو خەفەخانە دوای ئەو هەمووە دەست بەسەرکردن و بە دوواداچوونانەی کە بە تایبەتی لە ڕۆژانەی دواییە دوای ئەو هەمووە کوشت و کوشتارە کە لەسەر شەقام کردی و لە جریانی هێرش بۆ سەر بنکەی هێزە سیاسیەکان کردی دوای ئەمانە پێی وانە بێت ترسی خستوەتە دڵی خەڵک پێی وانە بێت خەڵکی یەکڕیزی خەڵکی شێواندووە پێی وانە بێت هاوپشتی ئاستی سەراسەری لەگەڵ کوردستانی تێکداوە و ئەبێت جارێکی تر هەر وەک چۆن لە 28 خەرمانان بەرەو پیری مانگرتنەکە چوون و پشتیوانی جەماوەری خەڵک لە ئێرانیان بەلای خۆیان ڕاکێشا جارێکی تریش بەیانی بەداخستنی دوکان و بازار بەداخستنی مەدرسەکان بەداخستنی زانکۆکان و شوێنی کار و شوێنی کەسابەتیان لە هەر کوێیەکان لە هەر پیشە و شغڵەکە هەن جوابێکی سەریح و تون
بەم جەرایەتانەی ئەم دوا ڕۆژانەی بدەنەوە و هەنگاوێکی عەمەلی تریش و هەنگاوێکی بوێرانە تریش بەرەو درێژە پێدان بە ناڕزایەتیەکان هاوڕێمی زۆر کەس پێی وایە کە مانگرتن کێشانە ماڵی کۆمەڵانی خەڵکە بەڵام لە 28 خەرمانانە بینیمان وانە بوو لە 28 خەرمانان اتفاقاً نقطە عەتفی ئاعترازات و درێژە پێدانی ناڕزایەتی لە ئاسی سەراسەری کە تا ئێستاش درێژە هەیە 28 خەرمانان و ئەو مانگرتنە گشتیە بوو بە بڕوای من بەیانی بەڵێ ببورن بینەرانی خۆشەویست کێشەیەکی تەکنیکی هاتە پێش درێژە بە بەرنامەکەمانە دەین باسیەوەمانە کرد کە مانگرتنەکەی سبحینێ نە کێشانە ماڵی خەڵکە نە کۆتایی هێنان بە ناڕزایەتیەکانە بەڵکو دروستکردنی هاودەنگی و هاودڵیەکی ترە لە دوای ئەم هەمووە کوشتار و بگیر و ببەند و دەست بەسەر ڕاگرتن و بەدواداچوونی لاوان و گەنجان کە تا ئەم ماوە لە ماوەی ئەم چەند هەفتەدا لەسەر شەقامیان بەجێنەهێشت لە خیابانیان بەجێنەهێشت و ئەمە بەیانی نقطە عەتفێکە بۆ جارێکی تر خۆ سازماندان خۆ ڕێخستن دروستکردنی هاوڵی بۆ درێژە بە خەبات هەڵبەت دواییە لە بوارهای جۆرا و جۆرە ئەم بڕیارە کە چۆن دراوە بۆچی درا هەڵیە سنگێنین هیوادارین کە بتوانین هەم بەرپرسانی تەشکیلاتی کۆمەڵە و هەم لایەنە سیاسەکانی تریش بێنینە سەرخەت و لەگەڵ یانە ئەم باسە تاوتێ بکەین بەڵام ئەوەی کە ئێستا گرنگە ئەوەیە کە خەڵک بەدەم ئەم بانگەوازەوە بچن بەیانی خەڵک دوکان و بازار دابخەن هەڕێمیر پامێکم بۆتوە بەڵێ پامێکم بۆتە لە ڕاستیان قسانەتاندا دوستێتی دەستان خۆش ماندوو نەبن بۆ بەرنامەکەتان تکایە لە بەرنامەدا کە ڕاستە و خۆیە جێی خۆیەتی کە بۆ سەرجەم ڕێکخراوەکانی مەدەنی دانیشتویان ئەتحادیە و سەندیکا کرێکاریەکان لەوانە هەفتەپە ئەم پێترۆشیمیەکان نەوت گاز دایکانی پارکی لالا بزوتنەوەی دایکانی دادخواز بە سەراسەریان کە پەیوەست من بەم بزوتنەوە بە تایبەت بەم مانگرتنەی کە بانگەواز کراوە بۆ ڕۆژی شەممە پشتیوانی دەبکەن و دەستان خۆش بێت و ماندوو نەبن ئەمە بینەرێکی بەڕێز ئەم پامەی نردووە سپاس بۆ بینەرە خۆشەویستە پامێکی ترمان بۆ هاتووە لە شاری بانە شاری بانە پامێکمان بۆ هاتووە نووسێتی کە من
دوکانم نییە و کرێکاری تایبەتی شوێنێکیش نیم. ئەوەی هەموو نیمە دەکەیەکە و هەندێک ساردەمەنی کە لە بەردەم دەکەکە مایفرۆشم. بەیانی هەمووی هەڵە پێچم و لە ماڵدانیشم بۆ هاودەنگی لەگەڵ بنەماڵەی مەسای ئەمینی و بۆ ئەو کەسانەی کە دوای مەسا گیانی ئازیزیان بەخت کردووە. توێتی کە بەیانی دەکەی سیگارەکەی و ئەو شتانەی کە لە بەردەم دەکەکەیە بووە لە ماڵدانی شێ و نایەتە دەرەوە. مسیشێتی هەرچەند من ئەگەر ڕۆژێک نێمە دەرەوە کێشەی بژێوی ژیانم بۆ دروستە بێت، بەڵام بەیانی هاودەنگ لەگەڵ جەماوەری خەڵک منیش مان ئەگرم ئێتسابەکەم. زۆر سپاس بۆ بینەرە خۆشەویستە لە شاری بانە ناوەکەی خۆشی نووسیوە، من لەبەر هۆکاری ئەمنیەتی ناوەکەی نەخوێنوە. بەڕێزێکی تر کە پێشتر لە جەرایانی هێرش بۆ سەر مقەڕە و بنکەوارەگاکانمان پەیامی زۆرمان بۆ هاتبوو، دانەیەک لەم پەیامانە ئاوا بۆتان خوێنمەوە. دانێک نووسێتی سڵاو، ئەمڕۆ لە شاری سنا لە زمان فەرماندەی سپاوە ناوی هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە بە وەکو دەبیری ئەوەڵی کۆمەڵە ناولێنراوە و زۆر بە نەگەرانیەوە باسی لەم لایەنە سیاسیە کردووە بە حسابی خۆی هۆکاری یەکێک لە هۆکارەکانی ئەو ناڕەزایەتی دەربڕینە لەسەر شەقام ئەو لایەنە سیاسیە بە ڕەهبەری ئیبراهیمی عەلیزادە. من زمنیەوەی کە ڕق و بێزاری خۆم لەو فەرماندە، بەڵام ئەو نەگەرانیە و ئەو ترسەکە لە دڵی ئەوا بوو هۆکاری غرور و شانازی بوو بۆ من بژی کۆمەڵە، بژی هاوڕێیانی ڕێبەری. دایکێک پەیامی ناردبوو، من هیوادارم پەیامەکەی بیبینەوە. بەڵێ نووسی بووی سڵاوتان لێبێ، من مناڵەکەم لای ئێوە و پێشمەرگەیە، هەرچەند کە هەمووتانم خۆشەوێ وەک ئەو، بەڵام نگەرانی دەربڕی بوو کە لە حاڵمان چۆنە و ئەمانەوت بووی ئێمە کێشەی ئینتەرنێتمانەیە ناتوانین بەردەوام بزانین کە وەستان چۆنە و نگەرانی هەمووتانێ ڕوو لەم دایکە و لەو کەسانەی کە ڕۆڵەکانیان لانیکەم لای کۆمەڵە پێشمەرگەیە بڵین ئێمە هەمومان سڵامەتین، نگەرانی ئێمە مەبن، ئێمە هەر پێش ئەوەی کە هێرش بکەنە سەرمان یا بڕیاری ئەم هێرشە بۆ سەرلایەنە سیاسیەکان بدرێ، ئارایشی خۆمان گۆڕی بوو. ئەمانزانەی کە لە ناڕەزایەتی و ئەو ئەترازاتی لەسەر شەقام هەیە سیاسەتەکانی کۆماری ئیسلامیمان خوێندبووە، ئەمانزانی لەوانەیە هێرش کاتە سەر حیزبە سیاسیەکان بۆی کە سەرنجی ئەفکاری عمومی لە ناو ئێرانە بەلای ئەم قەزیە ڕاکێشێ و خەڵک خیابانەکان شۆڕکە، بەڵام کەواش بوو ئەو کاری کرد. ئێمە پێشتر ئامادە بووین هەموو ئامادەکاریەکمان بۆی کە کەمترین زەربەخۆن یا زەربەنە خۆی کرده بوو، بۆیە هەرچەند کە ئەم ڕووبارانە تایسلێمە بە هەر هۆکارێک کە کۆماری ئیسلامی خۆی باشتر ئەزانێ لە ئێمە بەدی بوو، بەڵام ئێمە ئامادەگیەوەمان هەبوو کە کەمترین زەربە بخۆین یان نانیکەم هەر نەیخۆین. بۆیە هەموومان سڵامەتین. ئێوە مایەی دڵگەرمی و دڵخۆشی ئێمەین. لێرەشەوە بڵێم ئەگەر گوێ لە دەمانە کوڕەکە زۆر سپاس بۆ پەیامەکەت. پەیاممان زۆر بۆ هاتبوو لەو ماوەی چەند ڕۆژەیە، بەشێکی زۆری ڕق و بێزاری بوو هەروەکە خوێنمەوە پێشتر باسم کرد. بەڕێزێک نووسی بووی کە کاگەمیر ببەخشە ئەوەڵم بات ئەو پەیامانەی چون بە پێشترە باسی بکەم. بەڕێزێک نووسی بووی کە لە ڕێگای ئێوە ئەیانەوێ ئێمە بترسێن، ئێمە دڵنیاین ئێمە ورەتان قایمە و ئێمەش بە ورەی قایمی ئێوە نەترسر لە جاران لەسەر شەقامە بین. کۆماری ئیسلامی خیاڵی خاوە کە بیهەوێت ورەی ئێوە و ئێمە دابەزێنێ.
ئێمە و ئێوە بڕیارمەنداوە سەنگەر چۆڵ ناکەین، ئێوە لە سەنگەری شۆڕش و ئێمە لەسەر خیابان ئاوێتەی یەکترینین و تا بە گۆڕنانی کۆماری ئیسلامی پاشەکشان ناکەین. هاورا کورد ڕێک ئەلان پامێک هاتووە هەر لە ڕاستای ئەم یەکگرتوویەوە بەڵێ بینەرێکی عزیزی شەرم پامەی نردوو نووسێتی کۆماری ئیسلامی بەو کارەی زیاتر تووڕێی خەڵکی هەڵگیرساندەوە و زیاتر لە جاران ئێمە هاودڵ و هاوپشت و یەکگرتووترین و ئێمە ئەو یەکڕێزیە و ئەو یەکگرتوویە لە سەراسەریەکەی جیانابینەوە گرێ دراوین پێکەوە خەیاڵی خاوە پێیوا بێ بەو کارانە کە ئێمە بترسێنێ و چاوترسێن بکات. هەر ئێستا ئەم بینەرە ئەم پامەی ناربوو. زۆر سپاس بینەری ئازیز بۆ ئەم پامەت. گزارشێکی من بۆ هاتبوو پێشتر لە ئەکسیۆن لە ئەڵمان. ئەمڕۆ کۆمەڵێکی زۆر لە هەڵسوڕاوان و هەڵسوڕاوانی سیاسی لە دەرەوەی وڵات لە وڵاتە جۆراوجۆرەکان بە تایبەت لە بەردەم کۆنسولگەریەکان و باڵگەزخانەکانی سەر بە کۆماری ئیسلامی بڕیاریان داوە کە ئەکسیۆنی ئاعترازی وەڕێ بخەن لە دانمارک، لە یوتوبۆری شاری سوێد، لە ستۆکۆڵم پایتەختی سوێد، لە نۆڕوێژ، لە ئوسترالیا، لە کانەدا. ئەمانە هاوڕێیانمان هەواڵیان داوە کە احتمالی هەیە ئاعتراز وەڕێ بخەن بە پێوەی کە مەجال هەبێت یا دەسەڵاتدارانی وڵاتە ئیجازە و مجەوزی گرتبوونەوانیان پێ بدەن هەوڵەدەن کە ئەوە بکەن. ئێمە بە پێی کات یا بە پێی مەجای ئەو هاوڕێیانەمان لە دەرەوەی وڵات هاوکارانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە پەیوەندیان پێوایگرین هەوڵەدەین ئەو ئاکسیۆنە ئاعترازیانەش کە لەو وڵاتانی جۆراوجۆری دنیا بۆ هاوپشتی و هاودەنگی لەگەڵ ناڕەزایەتی و بۆ دەربڕینی ڕق و بێزاریان بەرامبەر بە هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکە و بارەگای لایەنە سیاسیەکان دەریە بڕن ڕاستەوخۆ بیگوازینەوە بۆ ئێوەی خۆشەویست. هیوادارم کە ئێمە بتوانین لەگەڵ ئەوانە پەیوەندی بەرقرارکەین و بێنە سەرخەت و ئەوە بکەین. بەڵێ بینەرێکی عزیزمان هاوڕێیاکۆ داواکاریکی یەکوتێتی ئەگەر دەکرێت ئێوە بەرنامەکەتان ڕاستەوخۆیە ئەگەر دەکرێت لەلایەنە سیاسیەکانی دیکەش داوەتکەن لەم بەرنامەیەدا قسە و باسکەن لە دۆخی خۆیان ئاگادارمانکەنەوە هەم بۆ خەڵکی کوردستان و کەس شاید بێتە سەرخەت بێ پرسیارێکیان لێ بکە هاوڕێیاکۆ بۆ ئێمە ئیمکانیەمان هەیە لایەنە سیاسیەکانی دیکە بینە سەرخەت ئەگەر بێت حتممە ئەو کارە دەکەین. پرسیاری کەشیان کردووە نووسێتی ماندوو نەبن هەروە خۆتان دەزانن ڕژیمی سەڵتەنەتی لە ئینقلابی 50,000 کەسی کوشت هەروەک ئەزانن ڕێفۆرمخوازانی ناو حکوومەتی ئیسلامی شەریک و تاوانبارن لە کوشتار و خەڵکی ئێران و کوردستاندا پارێزەری کۆماری ئیسلامین. هەر ئێستاش ئایا ئیجازەی تشکیلاتی کۆمەڵ و حیزبی کوردستان لە دەرەوەی وڵات دەنگدانەوەی ئاکسیۆنیان پامیان هاوبەشیان هەبێت تکایە بە ڕوونکردنەوەی بدەن بە ئێمە. بڵێ هەر ئێستا هاوڕێ ئاکۆ باسی ئەم ئاکسیۆنەی کرد کە ئەمڕۆ لە زۆربەی لە وڵاتەکان ئاکسیۆن بەڕێوە دەچێت و هاوڕێکۆش ئاماژەی پێدا کە ئێمە حتمما مەجال بوو پەیوەندیان پێوە دەگرین و ڕاستەوخۆ لەگەڵیان دەبین. بینەرێکی نووسێتی من لە فنلاندەوە ئەم پەیامەم بۆ نووسیون. بەڵێ ببورن ئەم پەیامە لە فنلاندەوە بوو کە بۆم خوێندنەوە. بەڵێ لە شاری ئیلام بینەرێکی خۆشەویستمان نووسێتی هۆرەیەکی بۆ نردووین. هۆرە بەڕێزێک خەریکە بە دەنگە خۆشەکەی هۆرە بە قەولی خۆیان ئەشرێت و نردوێتی بۆ ئێمە و داوای کردووە ئەگەر ئیمکانی هەیە بڵاو بکەینەوە لە نووسێتی لە ئەزئۆستانە ئیلام شارستانی بەدرە هۆرەیەکی بۆ نردوین. زۆر سپاسیەکەین ئەگەر مەجال هەبێەوە ئەگەر چونکە ئەوەی کە هۆرەکەی خوێندووە تایبەت هۆێرەی نردووە و ئێمە لێ کوێدەینەوە ئەگەر بزانین لەم هەل و مەرجەیە کێشەی ئەمنیەتی بۆ دروست نابێت و هێنابێ حتمما بڵاویەکەینەوانێ. بەڵام باچاوێکی لە بکەین دوایە لەگەڵ هاوڕیان مەشورەت هەیەکەین و
بۆ بینەرە خۆشەویستە لە شاری بەدرە لە وستانی ئیلام سڵاومان هەیە بۆی ئەم ماوەش هاوڕێمیر وستانی ئیلامیش هاوکات لەگەڵ باقی شارەکانی تر لەسەر دڵ و هاوپەیمانی خەڵک لە گەنج و لاوانی ئەو وڵاتەش دەستگیر کران شەید کران لە زیندانان دەستبەسەر کراون سڵاوە نێرین بۆ ئەوانیش و بە هیواین کە لە خەبات دژ بە کۆماری ئیسلامی سڵ نەکەنەوە هاوکە هەر وەک جاران و هەر وەک پیشەی هەمیشەیان شەقام و خیابانەکان وەک جاران بەهەژێنن. بەیانی ڕۆژی شەممە شاری ئیلامی خۆشەویستیش وێڕای باقی شارەکانی تر وێڕای باقی شارە کوردنشینەکان بە مانگرتنی گشتی پەیوەست بن هەم بۆ ئەم بینەرەکە ئێستا ئەم پەیامەی ناردووە هەم بۆ باقی دانیشتوانی خۆشەویستی ئیلام و دەوروبەر و شارۆچکەکانی سەربەوسانی ئیلام هیوادارین هەمووان یەکدەنگ ئەوانیش بە مانگرتنی گشتی نۆی ڕەزبەر یان نۆی مێهرکاکەیەتە بەیانی ڕۆژی شەمبە هەل لە سەرتاوە دوکان و بازار داخەن لە ماڵ دانیشن ناڕازی بن بەو هەمووە کوشت و کوشتارەی کە لەم ماوەی 2 هەفتەی ڕابردوودا لە ئیلام کۆماری ئیسلامی وەڕێ خست بۆ ئەوەی کە فشارێکی گوێ بۆ کۆماری ئیسلامی کە دەست بەسەر کراوەکان و زیندانیەکانیش ئازاد بکە. هەوراکۆ هەر ئەم بینەرەی کە ئێستا بە کوتم پامێکی نردووە لە فنلاندەوە نووسیوێتی ئاگادار بن سبینە لە فنلاند ئاکسیۆنێکی گەورە بەڕێوە دەچێت. هەوراکۆ ئەگەر چاو لەکردبێمە وێنەمان زۆر بۆ دێت زۆربەی دروشمەکان خەڵک دەچن لەسەر دیوار کە دروشم دەنووسن مەسەڵەن دەنووس لە بەشی تورکەکەیدا مەسەڵەن نووسن ئەتحادی تورک باکورد یا لە بەشی لۆردا ئەتحادی لۆر باکورد. بەڕاستی کۆماری ئیسلامی ترس کەوتۆتە گیانی لەو یەک ریزیە لەو یەکگرتوویە لەو هاودڵی و هاوپشتیە خەڵک زۆر باش کۆماری ئیسلامیان ناسیوە ینی هەر بەم یەکگرتو و یەکریزیەی وڵامیان پێداوەتەوە ئێمە شیوادارین سمێنە بەم مانگرتنە زۆربەی شارەکانی ئێران بەم مانگرتنەوە پەیوەست بن وە جوابی ئەم جنایەتانی کۆماری ئیسلامی بدەنەوە. بەڵێ زۆر جار وتراوە کوردستان مەتەرێزی شۆڕش سەنگەری شۆڕش ئەمە بە معنای واقعی لە توولی تاریخی ئەم جغرافیا بەهۆی هەبوونی فکریەتێکی ڕادیکاڵ و بەهۆی هەبوونی ئەو پێشڕەویە کە لە بۆچوونی شاهبووە نەتەنیا لە حرەکاتی لە شێوازی ئاعترازی لەوەیە کوردستان ئەم جارش نیشانیدا کە بەواقع سەنگەری شۆڕش بوو زۆر بەهێز لە ئەنواعی شێوە و تاکتیک بۆ مبارزە کەڵکی لێوەرگتووە تا دوێکە بوو یا تا ڕۆژە زۆر کەس متەوەهم بوو بەوەی کە تحتی تەسیری ئەو تەبلیغاتی کە دەسەڵاتداران و بەتایبەت کۆماری ئیسلامی کە لە موردی خەڵکی کوردستانەوە چ لەباری فەرهەنگیەوە چ لەباری سیاسیەوە چ حتا لە ئاسی داخوازیەکانیەوە کەمانیانەوە لە ئێران جیابنەوە ئەمانە میلەتێکی ئاوان پیاوسالارن زۆر ینی لە زۆر بوارە ئەمان عشاعرن تەبلیغاتێکی منفیان ئەکرد عەلەیهی خەڵکی کوردستان بەڵام لە دوای پرۆسەی مەحسا قەتڵی مەحسا و پرۆسەی ئەترازات بە قەتڵی مەحسا دەرکەوت کە ئەم جوغرافیا نەتەنیا خەڵکانێکی پیاوسالار و عشاعرن بەڵکو زۆر پێشڕەون زۆر ڕادیکاڵن لەسەر قەزی ژنێک یا کچێک نەک سرفەن لە بەرەوەی کوردە لەبەر ژنبوونیان شعاری ژن ژیان ئازادی بووە شعاری گشتی لە ئاستی ئێرانە بۆیە کە ئەمە ئەم نیشاندانی ئەم فەرهەنگە پێشڕەوەنجا خودی مانگرتنەکە بیستوەشی خەرمانان تاکتیکێک لە مبارزە انتخاب کراوە کە کەمتر لە ئێران یا ئەگەر کەڵکی لێ وەرگیراوە لەوانێت زمانی شا بووێت کەمتر کەڵکی لێ وەرگیراوە کە شارێ یا ئوستانێک یەکدەنگ بە کوشتنی کچێک دوکان و بازار داخن بە پیر و جوانەوە بە دانش ئاموز و دانشجووە بە سەنعەتکار و بە پیشەوەرێکی ناو بازارەوە بە هەمووی یەکدەنگ معتەرض بوون ئەمە نیشان لە فەرهەنگێکی باڵای بوو بۆ باقی خەڵکی ئێران و بەڕاستیش ئەوانیش واقعیەتەکانیان دی و ئەمجار تحتی تەسیری ئەو تەبلیغاتی کۆماری ئیسلامی قەراریان نەگرەوە هاتنە پشت خەڵکی کوردستان و بە شوعارەکانیان ئەوە بوو کە لە کوردستان تاتاران
ئەلامی هاوپشیان کرد لەوەی کە لە تەبرێزەوە ئەوانەی کە لە ڕزاییەوە درا بوو بەوەی کە هێمایەک لە هاوڵی ئیتحاد دروستکەن پێکەوە لە دژی کۆماری ئیسلامی وە بەواخە دەستی کۆماری ئیسلامی و هەموو تەبلیغاتە درۆینەکانی دژ بە کۆمەڵانی خەڵک بەعام لە ئێران و دژ بە خەڵکی کوردستان ڕوو بوو تەنانەت بۆ وردشکارەکان بۆ سینەماکارەکانی بۆ ئەوانی کە بە شێوەیەک لە ئێران پیاڵەن سلیبریتی بۆ هەمووی ئەوانە ڕوون بوو کە ئیتر کۆماری ئیسلامی ناتوانێت لەم ڕۆژانە ئاگاداری تێدارێک لە سینەماکارەکان دەست بەسەر کراون حسێنی ماهینی یەکێک لە فوتباڵیستە مەترحەکان کە ماوەی لە تیم میلیا بوو دەست بەسەر کراوە بە شوێن کەتایانی و ڕیاحیۆن کە یەکێ لە هونەرپیشە هەرە کۆنەکانی ناو سینەمایی ئێرانە ئیتر بەحسە بە قەولی خۆمانە بەربوونت شەلم کوێرم ناپارێزم هەم بە دوواداچوون دەست بەسەرگرتن بۆشیان فەرق ناکات کوێن و لە چه ئاستێک لە مەحبوبیە لە ناو خەڵکان لە بێناونیشانترینەوە هەتا ناودارترین معتەرزەکان خەریکن لە ناسی ئێرانە یانگرن دەست بە سەریانەکەن جگەلەوەش لە کوردستانی شاهێر جەباتە سەر بنکەی حیزبە سیاسیەکان بۆ چاوترسێنکردنی خەڵک بۆی کە بڵێت کەس ناتوانێت لە بەرابەر ئێمەیان هەناسە بدات بەڵام بەواقع هەناسەی خەڵکیان پێ ناگیرێ و بەیانی دووبارە تکرارێکەوە ڕۆژی شەممە بە مانگرتنی گشتی جوابێکی سەریح جوابێکی وازە و بە قەولی فارسیەڵی کوبەندە ئەبێ بدرێتەوە بە کۆماری ئیسلامی و بەداخستنی دوکان و بازار بە یەکجاری لە ماڵ و دانیشتن نیشانی بدەین کە ئێمە نەتەنیا نەترساوین نەتەنیا خۆف نەچوەتە دڵمان نەتەنیا پاشەک شێناکەین بەڵکو هەنگاوێکی تر بەرەو پێش بۆ دروستکردنی هاودڵیەک بۆ دانی ڕۆحیەیەکی تر بە ئەوانەی کە تایسە لەسەر شەقام بوون بۆ بە مەجموعەیە خواسی تازەش وەکو ئازادی زیندانیانی سیاسی وەکو ئەمانە مەترحکەین کە بەشێک لە خواست و متاڵبەکانمان ئێمە مشەخەص بێت و دوارە ئارەزووەکەم کە ئارەزوش کە زۆر تەوەقعمەیە ینی واقع ئەوەش هەمومان چ لە ناومێتترین هەڵسوڕاوی سیاسی لە دەروی وڵات و لە ناوەوە بەوانەی کە تا ئێستا هیچ ئومێدێکیان بە ئاڵوگۆڕ و بەتەبێت نەبووە ئێستا نقطە ئومێد شوەتە دڵیانەوە و پێیان وایە کە بەیانی هەموو خەڵک نەترسانە و چاو نەترسانە بەرەو پیری نۆی ڕازبەر شەمبە دوکان وازاردار. بەڵێ هاوڕاکۆ باسی ئەم دروشمی ژیان ئازادیت کرد ئەم دروشمە واقعان لە دەرەوەی وڵاتیش دەنگدانەوەیەکی زۆر باشی بووە زۆر کەس لە دەرەوەی وڵات کەسایەتیە خۆشناوەکان لە بازیگەر لە شاعر لە فیلمساز هەموو هاتوونەتە پشتی ئەم دروشمەوە کە ئەم دروشمە واقعان دروشمێکی زۆر ئینسانانەیە و هاودڵی و هاوپشتی خۆیان لەگەڵ ئەم ئاخێزەی ئێران کە ئێستا بەڕێوە دەچێت هاوپشتی هەڵی خۆیان دەربڕیەوە. هاوڕاکۆ هاوڕێ سەعید ئەمانی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان ئێستا لەگەڵدایە. هاوڕێ سەعید ئەم کاتت باش زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆدا. هاوڕێ سەعید دەنگی ئێمە هەیە؟ بۆ بینەران ویستم گوێم لە دەنگی ئەوەیە. بەڵێ هاوڕێ سەعید ئاگاداری ئەم ڕووداوانەی ئەم چەند ڕۆژەی دوایی هەیت بۆ جارێکی تر کۆمەڵە بانگەوازی مانگرتنی گشتی لەگەڵ لایەنە سیاسەکانی دیکەی دەرکردووە کە بەیانی مانگرتنی گشتی لە سەراسەری کوردستان بەڕێوە بچێت. ئێوە قسەتان چییە بۆ بەیانی ڕوو بە خەڵک؟ هاوڕێ ئەمیر هەروەک دەزانن ئەمڕۆژ لە ئاستی ئێراندا بارودۆخەکە زۆر شێواوە شڵەژاوە خەڵک هەر لەسەر شەقامەکانن بارودۆخی شارەکانی کوردستان هەروە لە حاڵەتی نیگەرانیدایە هەرئان احتیمالی تەقینەوە و دەربڕینی ناڕزایەتی زیاتر لە ڕۆژانی پێشووتر هەیە. وەک ڕەنگەی ئاگادارن کە لە بەیانیەوە لە شاری ئاهواز خۆپیشاندان و بەرەنگاربوونەوە لە نێوان خەڵک و هێزەکانی ڕژیمدا هەیە. لە زاهیدان خەڵک خۆپیشاندانی کردووە و لەگەڵ هێزەکانی ڕژیم تێکەڵ چوون
تەنانەت لە نێو مزگەوتیشدا تەقیان لێکراوە و دەنگۆی کوژرانی خەڵکێکی زۆر کوژران و برینداربوونی خەڵکێکی زۆر هەیە تەنانەت بەپێی ئەو هەواڵانەی کە پژراوز نەکراونەتەوە باس لە کوژرانی زیاتر لە 10 کەس دەکرێت ئەمە تەئید نەکراوە ئەمانە خۆی نیشانیەدا کۆمەلگای ئێران ئێستا لە حاڵی کوڵاندایە لە حاڵی هەڵچووندایە کۆمەلگایەکە کە بەڕاستی چاوەڕوانی هەموو ڕووداوێکی لێ دەکرێت ئاخێزی جەماوەری بە ڕژیم داچوون و تەنانەت دەستوەشاندنی ڕژیمیش لە ڕۆژانی پێشتر زیاتر بەنیسبەت پرسیارەکەی بەڕێستان کە بۆ ڕۆژ و شەمە مانگرتنێکی گشتی سەرتاسەری لە کوردستان ڕاگەیەنراوە و کۆمەڵە خۆی بەشێکە لەو جریاناتەی کە بانگەوازی کردووە هەدەف لە بانگەوازەکە هەروەک لە قسە و باسی هاوڕێیانیشدا باسکراوە لە دوێنێەوە هەتا ئێستا ئەم مانگرتنە بۆ ئەوەیە کە خەڵکی کوردستان وەڵامێکی ڕوون و ئاشکرا بە جەنایەتەکانی دوێنێی پێرەی کۆماری ئیسلامی بدەنەوە بەو توندوتیژیانە بدەنەوە کە بەرامبەر بە خەڵکی ناڕازی کە هاتوونەتە سەر شەقام و بە شێوەیەکی ئارامیشتیانە خۆپیشاندان بکەن ویستویانە داخوازیەکانیان لە قاڵبی خۆپیشاندان و مانگرتنێکی ئارامدا دەرببڕن و وە پەیامی خۆیان بە گوێی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی بگەێنن کە دەست لە جەنایەت هەڵگرێت دەست لە کوشتن هەڵگرێت دەست لەم پێشێرکردنی مافەکانی ئینسان هەڵگرێت هەمومان دەزانین کە چەخماخەی ئەم ناڕەزایەتیانە دوای کوژران و گیان لە دەستدانی مەزلومانەی ژینا ئەمینی دەستی پێکرد ئەوە بوو مانگرتنێکی گشتی لە کوردستان ڕوویدا و تێیدا کۆماری ئیسلامی پەیامی خەڵکی وەرگرت دیارە ئەم ڕژیمە هەمومان وەکو ڕژیمێکی دیکتاتۆر ماهیەتەکەی دەناسین وەختێک پەیامیش وەردەگرێت ئەو دەیەوێت بەرپەرچی ئەم پەیامە بداتەوە ئەو دەیەوێت بڵێ حاڵی نەبووە لێ ئەو دەیەوێت کەم ئەهمیەتی بگرێت هەر ئەوە بوو کە دەستی لە خەڵک وەشاند و بۆ ئەوەی کە چاوەشەکاشی کردێت بەنسبەت ڕای گشتی لە ئاستی دنیادا هەرچەند ئەوە بڕوای من واقعیەتە یعنی ئەوەی کە ئەحزابی سیاسی کوردی تأسیریان هەیە لەسەر هەموو فعل و ئینفعالاتێکە لە کۆمەلگای کوردستاندا ڕووەدا و نەخش و دەوریان هەبوو لە ڕێخستنی ئەو مانگرتنەی کە ڕوویدا ئەو ناڕەزایەتیانەی کە ڕوویدا بەنسبەت مەرگی دانین کە کۆماریانی خۆی جیرۆدەی چەندین قەیرانی گەورەی جۆرە قەیرانی ئابووری هەمومان دەزانین قەیرانی سیاسی قەیرانی پەراوێزکەوتن لە ئاستی دنیادا کێشەکانی لەگەڵ ناوچەکە و لە ئێستادا گەورەترین قەیرانێکیش کە بەرەو ڕووی بووتەوە ناڕەزایەتی جەماوەری لە ئاستی خودی ئێراندایە بۆ ئەوەی کە ئەزهان یان زەینی کۆمەلگای نێودەوڵەتی و تەنانەت خەڵکی ئێرانیش لەسەر کێشە واقعیەکانی لابەرێت ویستی بڵێت ئەمە دەستی دەرەکی لە پشتە ئەم ناڕەزایەتیانە ئەم مانگرتنانە لایەن دەوڵەتانی نەیاری کۆماری ئیسلامیەوە و لە ڕێگای بە حیسابی خۆی جەریاناتی سیاسی سەر بە وڵاتانەوە ڕێکخراوە و بە مشەخەسیش بە شێوەیەکی دیار و وازەح قامکی بۆ ئەحزابی سیاسی کورد درێژ کرد کە ئەمانە دەور و نەخشیان بۆ لەم ڕووداوانەدا و دەبێت تۆڵیان لێ بکرێتەوە ئەوە بوو بە شێوەیەکی جەنایەتکارانە هەستا بە بۆمبارانکردن و تۆ بارانکردن یا موشک بارانکردنی پێگەی ئەحزابی کوردی کە لە هەرێمی کوردستانی عێراق جێگیرن هەمومان دەزانین ئەگەر تەواوی ئەم پایگانش لەبین بچێ ئەگەر هەموو ئەم پێشمەرگانش کە لێرەن بکرێن ئەگەر ئێستا حزوریشیان نەمێنێ هیچ واقعیەتێک یعنی هیچ لەو ڕاستیە ناگۆڕێکە ئێستا لە کۆمەلگای کوردستاندا ڕووەدا ماوەی 4 دەیە زیاترە کە ڕژیمی کۆماری ئیسلامی لەسەر دەسەڵاتە خەڵکی کوردستان لە ماوەی ئەم 4 دەیەدا
بە شێوەیەکی کردداری بەرەو ڕووی ئەم ڕژیمە بوونەتەوە لە ماوەی ئەم چواردەیەدا ئەنوا و ئەقسام ئەزمموی جۆراوجۆنیان بەدەستێناوە. کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی تەحەزوب یافتەیە، کۆمەلگایەکی سیاسیە و وجودی ئەم حیزبانەش ئێستا بوونی ئەم حیزبانش ئەم حیزبانەی کە ئێستا کۆماری ئیسلامی لیان دەترسێ و بەم شێوەیە بێڕەحمانە هێرش دەکاتە سەریان و بۆمبارانیان کات دەزانێت کە هەڵقوڵاوی ئەو جامعەیەن. کۆمەلگایکی کە ناڕزایەتی تێدا نەبێ ئەحزابی سیاسیشی تێدا شکڵ ناگرێت، پێشمەرگەش دروست نابێت، خەڵکێکی ناڕازی وجودی نەبێ، پێشمەرگە خەڵک بۆ مسەلح دەبێ بەرابەر بە دەسەڵاتێکە لە سەرکارە. ئەمانە هەموو واقعیەتن. بەڵام سەرڕای ئەوە من دەڵم ویستی کێشەکانی نێو خۆیان شێوەیەکی چاواشەکارانە ببەستێتەوە بە دەرەوە پێی وابوو بە سەرکوتی ئەحزابی کوردی و بە بۆمبارانکردنی یا بەشکاندنی شکۆی هەرێمی کوردستان دەتوانێت بڕێک لەو نیگەرانەکانی کەم بکاتەوە، خەڵک چاواشە بکات و پێی وا دیپشانەکە تێکراری کاتەوە کە ئەمانە لە تەریق وڵاتانی وەکو ئیسرائیل و ئەمریکا و نارەکانی کۆماری ئیسلامیەوە هاندراون. لە حاڵکدا ئەمە واقعی نییە و بۆیە ئێمە پێمان وایە بۆ ئەوەی کە وەڵامێکی قایمتر تۆنتر لە وەڵامێکی کە ناڕەزایەتێکی کە بەنیسبەتی مەرگی مەحسا دەربردرا ئەم جارەیان ینی ڕۆژی شەممە مانگرتنێکی یەکدەستتر سەرتاسەری تر و بە جوابێکی ددانشکێنترەوە بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئەم جەنایەتەی کە بۆمبارانی پایگای حیزبەکانی کوردستانی کردووە چەندین کەس لە پێشمەرگەکانی ئەم حیزبانەی شەهید کرد بدرێتەوە. جارێکی دیکە کۆمەلگای کوردستان خۆی نیشانی بدا کە خاوەنی ئەم حیزبانەیە، کە ئەم حیزبانە لە داوێنی ئەودا پەروەردە بوون، کە ئەو کەسانەی لە ڕیزی ئەم حیزبانەدان ڕۆڵەکانی ئەوانن و بەنیسبەت چارەنووسیانەوە هەستیارە. بۆیە بەم مانگرتن نیشانی یەدا کە کۆماری ئیسلامی هەرچی زیاتر زەخت بکە، هەرچی زیاتر گوشار بێنێ، هەرچی زیاتر بیەوێت گوشار بخاتە سەر ڕۆڵەکانیان، ئەوان قین لە دڵتر دەبن، ئەوان زیاتر قین ئەستور دەبن و بە شێوەیەکی بەرینتر و بەربڵاوتر بە دژی کۆماری ئیسلامی دادەستنەوە. هەمووشمان دەزانین ئێستا خەڵک لە ئاستی سەرتاسەری ئێراندا نەکرد لە کوردستان سامیان لە ڕژیم شکاوە، هێڕە سوورەکانیان بەزاندووە، ئەو دروشمانەی دەیدەن هەموو دەربڕی ئەوەیە. و لەگەڵ ئەوەشدا کە هاوڕیانیشمان باسییان کرد کاگا کۆش لە پێشترا باسی کرد بەر لەم ڕووداوە هەر بەهۆی مەرگی نابەوەخت و زۆر بێڕەحمانەی ژیناوە کە حرەکەتێک کەوتەڕێ، ئەم حرەکەتە کۆمەلگای ئێرانی یەکدەست کردەوە، خەباتەکەی یەک خستن و دیارە چەخماخەی ئەم اعتراض و ناڕەزایەتیش لە کوردستانەوە لێدرا و ئەمە دەشی گەورەیە بۆ بزوتنەوەی شۆڕژێرانی کوردستان، بۆ خەبات لە ئاستی سەراسەریدا لە هەموو ڕوانگەکانیەوە کە ئەم یەکێتیە، کە ئەم یەک هەڵوێستیە، ئەم یەک دڵیە بپارێزرێ. بۆیە ئینتیزارمان هەیە خەڵک بەدەم بانگەوازی حیزبەکانەوە بێنەوە بە تایبەتیش بانگەوازی کۆمەڵا بۆ مانگرتنێکی گشتی و سەرتاسەری لە ڕۆژی شەممە. تاوەکو جارێکی دیکە ئێمە بیسەلمێنینەوە کە کۆمەلگای کوردستان سەرچاوەی شۆڕشی ئێرانە و شۆڕشی ئێران لە کوردستانەوە چەخماخەکەی لێ دەدرێ، هەروەکو ئەوەی کە ئێستا هەرە و دروشمانی کە لە کوردستان دەدرێتەوە لە داستی ئێرانیشدا دەدرێتەوە و هەر ئەو دروشمانە دەربڕی یەک دڵی و یەک هەڵوێستی و هاو هەڵوێستی خەباتکارانەی خەڵکی کوردستان و خەڵکی ئێرانن بە دژی ڕژیمێکی دیکتاتۆر کە ئێستا لە سەرکارە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سعید. ئەمانی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بوو بەشداری لە بەرنامەی ڕاستیخۆی ئەمڕۆدا. حتمما لە مەجای دیکەدا ئێمە پەیوەندیتان پێوە دەگرین و قسە باسمان دەبێت لەگەڵ جەنابیشتان. سپاس بۆ بەشداریت. سپاس بۆ ئێوەش، زۆر سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەش. زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ کاک سعید و بۆ ڕوونکردنەوەکانیشی. ئێمە کاک ئەمیر
باسمان لە فەرهەنگی خەڵکی کوردستان کرد تمسلا و جیژەک یەکێک لە هەڵسەڕاوانی چەپ باسەواکە دەڵێ ئەو نوع لە فێمینیزمەی کە لە کوردستان هەیە تەنانەت هاوشێوەی ئەو لە وڵاتانی غەربیش نییە ئەوە پامی پێ باسیەوە کات کە ئەم فەرهەنگە کە لە کوردستان بۆ پشتیوانی لە ژن هەیە ئەوەی کە لە ئەوروپا هەیە ئەو نەوە لە فێمینیزمە تەنانەت بۆ سڕینەوەی پیاوەکانیشە پێیان وایە کە سەرچاوی هەموو نەهامەتیەکان کە بە ژنادێک سەرچاوەکەی پیاوە بەڵام لە کوردستان شێوازێکی تر مدرنتر هەڵبەتە باس لە دۆزی کوردی ژەکات لەوێ داڕحاڵ ناچمە سەوردەکاریەکەی مەبەستمەوە بوو کە بڵم کوردستان ئەو فەرهەنگە ڕادیکاڵەی جیهانی بووەتەوە نەتەنها لە ئێران تەنانەت بیرمەندانی وەک ژیژەکیش ئێستا ئاکرافی پێیەکەن ئەو نوع لە تاکتیکانە بەیانی پێویستە خەڵکی کوردستان جارێکی تر نیشانی بدەنەوە کە بۆ هەموو نوع مبارزەیەک بۆ هەموو نوع تاکتیکێک لەگەڵ کۆماری ئیسلامی ئامادەن لە مەیدانن چ لەسەر شەقام چ بە مانگرتن چ لە پشتیوانی لە هێزە سیاسیەکانی خۆیان کە بە قەولی کاساییەمانی وتی ئێمە هەڵقوڵاوی ئەو کۆمەڵگاین ئێمە مناڵی ئەو دایک و باوکانین لەوە میوانێکمان لەگەڵا هاوڕێ ئەمیر کاک عەزیزی ماملێ چالاکوانی سیاسی کاک عەزیز سڵاو لێ بێم کاتت باش ئەو کاتتان باش ماندوو نەبن سپاس بۆی کە بەشداری بەرنامەکەمان بووی کاک عەزیز ئاگاداری بارودۆخەکە هەی زۆر ناچمە ناو وردەکاریەکەی لایەنە سیاسیەکان بڕیاری مانگرتنی گشتیان داوە بۆ ڕۆژی شەممە نوێی ڕەزبەر هەڵسەنگاندنی تۆ بۆ ئەم بڕیارە و بۆ ئەم بارودۆخە چییە؟ بەڵێ سڵاو بۆ بینەرانی ئێوە سڵاو بۆ بنەماڵەی ئەو شەهیدانەی لە دوو ڕۆژی ڕابردوودا گیانیان بەخت کرد ئەو داواکاریەی هێزەکانی سیاسی کوردستان لە نێوانیشدا کۆمەڵەیە لەقی حیزبی کۆمونیستی ئێران کە ئاراستەی خەڵکی کورد کراوە بە تایبەتی و تەواوی گەلانی ئێران بەگشتی لە پێناوی یەک شەرمەزارکردنی بڵین سیاسەتە دژ بە نەتەوەیەکانە دژ بە مرۆڤایەتیەکانی کۆماری ئیسلامیە کە لە ماوەی 43 ساڵ لە تەواوی ئێران بەتایبەت لە کوردستان لە ئارادا بووە دوو بۆ پشتگیری لەو خەباتە ڕاستەقینەی کە لە گۆڕەپانی سیاسی و مەدەنی ئێراندا و بەتایبەت لە کوردستاندا بەردەوامە و سەرنجی تەواوی دنیای ڕاکێشاوە من پێم وایە داواکاری ئەو هێزە سیاسیانەی کوردستان زۆر لە جێی خۆیدایە داواکاریەکە لە خەڵکی پێگەیشتووی کوردستان لە خەڵکی تێگەیشتووی کوردستان بۆ ئەوە کە جارێکی دیکە بە شێوەیەی نافەرمانی مەدەنی بە کۆماری ئیسلامی ئێران بە شەرخوازان بە ئینسانەکانی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران ثابت بکەن کە گەلی کورد لەگەڵ هەموو گەلانی ئێران لە سەرپێیە بۆ بەدەستەوەگرتنی ئامانجەکانی بۆ لێک پێچینەوەی کۆماری ئیسلامی و هەروەکو لە 43 ساڵی ڕابردوودا دەری خستۆ خەباتی خۆی درێژە دەدا و ڕێگە نادا کۆماری ئیسلامی بە هەر شێوەیەکی دڕندانە بێ بەرەنگاری نەتەوەی کورد بێ بە تایبەتی لە دەرەوەی سنوورەکان بە پێچەوانەی هەموو یاساکانی ناونەتەوەی هەموو مەوازینی ئینسانی و بڵین کۆنڤانسیۆنەکانی یاسایی دنیای پێشکەوتوو و بە باوەڕی من خەڵکی ئێمە بۆ دووەمین جار لە ماوەی 12 ڕۆژی ڕابردوودا دەردەخا کە چەندە بە لێ هاتوویی بە هانای ئەو داواکاریەوە دێ و جارێکی دیکەش نیشان دەدا کە هێزە سیاسیەکانی ئێمە هێزێکن کە بۆ مافەکانی کورد لە دەرەوەی وڵات ئاوارە بوون و هەتا ئەو وەختە لەسەر خاچی کوردستان بوون منتەقەی ئازادکراویان هەبوو
لە بزوتنەوەی بەرخۆدانی گەلی کوردستان بوون، نەتەوەی کورد بوون دژ بە کۆماری ئیسلامی، هەمیشە پاراستنی گیان و ماڵی خەڵکیان کردو، ئێستاش پاراستنی ئامانجەکان دەکەن و ستراتیژی گەلانی ئێران بە تایبەتی ژنانی ئێران ئەوەیە کە ئازادیە دموکراتیەکان و هەروەها مافەکانی یەک جنسیەتی دوو نەتەوەیی بۆ گەیشتن بە ئازادی، یعنی ئەو دروشمە کە هەیە دەستەبەر بێ، یعنی ژن ژیان ئازادی کە بە باوەڕی من بەشترین و ڕێک و پێکترین دروشمە کە ئەو ڕۆگەلانی ئێران دەتوانن بەرزی بکەنەوە و بەرزیشان کردوتەوە کە دەنجی داوەتەوە لە تەواوی دنیا. ئێمە دەبێت ئەوە بزانین کە ئەو بۆمباران و ئەو موشکبارانە کە بوو بەهۆی ئەوەی کە ئەو خەڵکەی لای ئێمە نزیک 13 کەس گیانێ لە دەستداوە کە بەشێکی زۆر بریندار بوون، بەشێک ئاوارە بوون، دەنگدانەوەی زۆری داوەتەوە، ڕنگدانەوەی زۆری بۆ لە ئەوروپا لە تەواوی دنیا و سەرڕای ئەوە کە خەڵک پشتگیری دەکەن ئەو دەست درێژیەی بە موشک و بە درۆن شەرمەزار دەکەن و منیش لەگەڵ هەمووان من لە خەڵکی قارەمانی کوردستان تکا دەکەم، داوا دەکەم کە ڕۆژی شەمۆ سبەی بە گوڕوتینەوە بەو هەموو ئێرادە پۆڵادینی دینەیەوە کە هەیان بۆ لە ماوەی 43 ساڵی ڕابردوو و هەموو کاتێک لە دەورەی قەیراناوی لە دەورەی زوڵم و زۆر کە بە لوتکەی خۆی گەیشتووە بەهانای هێزە سیاسیەکانەوە هاتوون و داوای دەست لە کارکێشانەوە و نەچوونە دەر لە ماڵەکان و لە دوکانەکانیان و لە کار و کەسبەکانیان بەجێگەیاندووە. ئێستاش کاتی ئەوەیە کە ئەو خەڵکەی ئێمە دیسانەکە ئەو نافەرمانیە مەدەنیە بەجێ بگەێنن لە نەسنە سەرکارەکانیان، نەسنە سەر مەدرسەکانیان، نەسنە سەر بڵێن دەرەوە و بەو شێوەیە جارێکی دیکە هەم بە گەلانی ئێران وەکو هاوپەیمانێکی سروشتی نیشان دەدەن، وەکو بۆ هەموو خەباتجێڕان بە تایبەت بە ژنانی پێشکەوتوو ژنانی بڵێن شوجاعی ئێرانی دەردەخان کە گەلی کورد نەتەوەی کورد بە هەموو شێوەیەک دژ بە کۆماری ئیسلامی ڕاوەستاوە و لەو بزوتنەوە سەراسەرێدا بەشدارە بە هەموو شێوەیەک بە تایبەت بە شێوەی نافەرمانی مەدەنی کە ئەوڕۆ بە باوەڕی من باشترین شێوەیە، باشترین ڕێگار و ڕێگا و ڕێکارە بۆ ئەوەکە بە کۆماری ئیسلامی نیشاندا کە عمری تەواو بووە و هیچ ڕێگایەکی دیکەنێ غیریەوە کە لە دەسەڵات دەست بەردا و خەڵ گەلانی ئێران بە خۆیان چارەنووسی خۆیان بەدەستەوە بگرن و بگەنە ئازادی و دموکراسی. زۆر سپاس کاک عەزیزی خۆشەویست بۆ پەیامەکەت، بۆی کە فقط ئەگەر ئیجازە بدەیت پەیامەکەت گەیشت هەموو شتێک وازەح بوو بۆ خۆت هەموو جێگەی پرسیارە نەهێشت. یەک پرسیاری بچووک دەنگێک هەیە یا تیعدادێک لە لایەنە سیاسیەکان پێیان وایە مانگرتن کێشانەوە ماڵی ئەو ناڕازیانەیە کە ئێستا لەسەر شەقامن و ئەمە بە شێوەیەک تاکتیکێکی پاسیڤە لە مبارزە. وتم حەزەکەم زانم بە کورتی ئەگەر پێمان بڵێ ئایا ئەمە بۆچوونی خۆت لەبارەی ئەم نەزەرەوە چییە؟ من پێم وانێ من لەسەر ئەو باوەڕێنێ من پێم وایە نافەرمانی مەدەنی بریتە لەوە کە دام و دەستگا دەوڵەتیەکانی شوێنێک کە خەڵک دژ بەوی خەبات دەکا بایکۆت بکرێت و ئەوە باشترین ڕێگایە پشتی ڕژیمی کۆماری ئیسلامی بەوە دەشکێ. بۆیە ئێستا من بەڕاستی چاوەڕوانی دەکەم نەک هەر لە نەتەوەی کورد، نەک لە خەڵکی کوردستان، بەڵکو لە هەموو کرێکارانی ئێران بە تایبەت لە کرێکارانی ئێران کە وردە وردە بەرەو دەست لە کارکێشانەوە بڕۆن، لە ماڵی خۆیان نەس نەدەر، لە سەرکارەکانان ئامادە نەبن و ئەوە بەڕاستی کۆماری ئیسلامی فەلەس کرد هەر وەکو ڕژیمی شاشی پەک کەوتە کرد. بۆیە من لەسەر ئەو باوەڕەنی من پێم وایە بە هەموو شێوەیەک دەبێ بە شێوەی غەیری سەکداری. من ئێستا لەو باوەڕەدانیم کە بە شێوەی سەکداری دەبێت بەرەنگاری ڕژیم بێتەوە، چونکو لە بیانوویەکی زۆر دەگەڕێت. کۆماری ئیسلامی لە بیانووی دەگەڕێت بەوەی کە خەڵکی ئۆبەر گولە بدا
کەوا بوو هاتنە خیابان وە لە ماڵمانەوە و دوکان نەکردنەوە من بە باوەڕی من دووەمیان زۆر باشترە هەم بیان و کەمتر بەدەست دەدا و هەمیش خەڵک دەردەخات بە یەکگرتووی لە هەموو شوێنەکان و بە گشتی و بە بەرفراوانی و بەربڵاوی لەگەڵ کۆماری ئیسلامی ناڕەزاتی دەردەبڕن و بڵێن هاوپەیمانێتی خۆیان دەگەڵ ژنان بەتایبەت دەگەڵ ژنانی قارەمانی پاڵەوانی ئێران دەردەبڕن و نیشان دەدەن کە کۆماری ئیسلامی ئیدی هیچی دیکە بۆی نییە و بە باوەڕی من بە مؤثرترین و کارسازترین شێوەی خەبات ئەوڕۆ لە ئێران هەر ئەوەیانە. زۆر سپاس بەڕێز عەزیزی ماملێ هەڵسوڕا و چالاکوانی سیاسی سپاس کە دووبارە قبوڵی زەحمەتت کرد و لەم بەرنامە بەشدار بوویت. سەرکەوتوو بن کاکەژان. سەرکەوتوو بیت خۆش باس. بەڵێ ئەوەی لەگەڵمان بوو کاک عەزیزی ماملێ هەڵسوڕا و چالاکوانی سیاسی لە وڵاتی فەڕەنسا بوو. پەیامی کاک عەزیزیش وازەح بوو داوای لە خەڵکی کوردستان کرد کە بە مانگرتنی گشتی ڕۆژی شەمبە واتە بەیانی پێوەست بن داخوازی بوو کە هەمووان لە ماڵ نەچنە دەر شوێنی کار و شوێنی کەسابەت و شوێنی خوێندن شوێنی هەر لە هەر کوێیەکان لە ناو کۆمەلگا لە ماڵدانیشن نێنە دەر و بە مانگرتنی گشتی نۆی ڕەزبەر پێوەست بن و نۆی ڕەزبەریش بکەنە بەرگێکی زێڕین لە مێژووی خەباتی شۆڕژێرانەی خەڵکی کوردستان وەک 28 خرمانان وەک 16 گەلاوێش وەک 12 گوڵان وەک باقی هەموو ڕۆژە مێژوویانەی کە تۆمار کراوە لە ناو مێژووی زێڕینی پڕ لە شانازی خەڵکی شۆڕژێڕی کوردستان نۆی ڕەزبەریش دەچێتە ئەو مێژووەوە دڵنیام هیوادارم کە هەموو خەڵکی کوردستان بەدەم ئەم بانگەوازەوە بڕن. بەڵێ دوودانە هەوڵمان باتوە هەر ئێستاکە لە زاهیدان خەڵک زۆر تووڕە هەوڵ دەدەن هێرش دەکەنە سەر کەلانتەری هەرچەند ئەوان هێزە ئەمنیەکان تەقەشیان لێ دەکەن بەڵام پاشەکشە ناکەن و هێرش دەخەنە سەر دوودانە کەلانتەری یەکیان نووسراوە 14 دوایش لە ئەهواز هەر ئێستاکە کۆمەڵێک ژن هاتوونەتە سەر شەقام و سەرەکانیان لابردووە و بە سەما و خۆشی و بە دروشمی ژن ژیان ئازادیە بەوەتایەکی دیکە زەن زندگی ئازادی شایی و سەما و خۆشی خۆیان دەردەبڕن و ناڕەزایەتی خۆیان دژ بەم ڕژیمە جنایەتکارە دەربڕیوە و کۆمەڵێکیش ماشی نوشتە بە دەوریانەوە و سیگناڵی خۆشی لێ دەدەن ئەمە هەر ئێستا بووەم دوو هەواڵە بەدەستمان گەشت. زۆر سپاس ئەگەر موافق بێت بچین ناوبڕێک و بینەوە بەلاتە. هوا زیتون کارمندی زندگی آزاد کوچه تا شدن من کوچه تا جسم داخلم
8 مهر. چه که فیلمی گرفتیم همونجا میرفتیم جلو بردن. اهواز زیتون کارمندی. زندگی آزاد.
Stamattina mi sono alzato, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. Stamattina mi sono alzato e ho trovato l'invaso. Oh partigiano, portami via, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. Partigiano, portami via, che mi sento di morire. E se io muoio da partigiano, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. E se muoio da partigiano, tu mi devi seppellire. E seppellire lassù in montagna, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. Seppellire lassù in montagna, sotto l'ombra di un bel fior. Tutte le genti che passeranno, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. E le genti che passeranno ti diranno che bel fior, e questo è il fiore del partigiano, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. Questo è il fiore del partigiano, morto per la libertà. Questo è il fiore del partigiano, morto per la libertà. Questo è il fiore del partigiano, morto per la libertà. Duri şorşine de şakele Da çake Lajra wala suram Surudi aşnabuna Vam ruba düşmen de khini Ruba düşmen de khini Min malay Suri şorşine de şakele Suri şorşine de şakele Min bahçake لجرا وعلى صورا سرودي أشنبونا وامرو بادش من دخيني پرچم سرخ انقلاب نوین از من به اهتزاز است. زیر آن پرچم سرخ من با سلاحم سرود آشتی ناپذیری طبقم را رو به دشمن می‌خوانم. مرگی و شیارم رگی سختم لریا چکی دست دیری مشکم مجده دوار روشی تیا دست مرگی و شیارم رگی سختم لریا چکی دست دیری مشکم مجده دوار روشی تیا پیشمرگم
پیشمرگ آگاهی که می شناسد ره دشوارش را، سلاح اندیشم نوید بخش آینده است. لجل وهلا سورم سرودي يشنبون وامرو بعدش من دخيني برزلوت که یامانجی خوب بیرون ببستم لخباد وزناینم تا نبینم سرباسته برزلوت که یامانجی خوب بیرون ببستم لخباد وزناینم تا نبینم سرباسته من مالا چه بلند است اهدافم، چه بلند است اندیشه رهایی. دست از مبارزه‌ام بر نمی دارم تا رهایی و سرافرازی. به پا خیزید هم تباران محرومان، بیایید متحد شویم، به زندگی نور افشانیم، به گور سپاریم روز سیاه را. ساوتی نکانم ورن ببین بیاد لشتی گشنی نواجیان دوای بینیم روزی را دا ساوتی نکانم ورن ببین بیاد لشتی گشنی نواجیان دوای بینیم روزی را. پرچم سرخ انقلاب نوین از من به اهتزاز است. زیر آن پرچم سرخ من با سلاحم سرود آشتی ناپذیری طبقم را رو به دشمن میخوانم. لجر والا سورم سرودی آشنبون وم رو بعدش من دخینی رو بعدش من دخینی. توفانی شورش بستاوا هیرشی راشی دیوان ماش لولاوا هل کین آلای هل مداری رافری آلای سوری آزادی من شکاوا کارگری را برکشنگی جماور هستین روین برزگاری بشار هستین تکرار بمشتف رو تو راکی مالا مجيني يلم في نواف وعواري حومت أنا ماري ليا باجري كين واسشاوي منا شرور جيرواري ستم يري بواوني تاوتا تاوتايا دکینا تا شیکاگو دندینا دنگی یک کارگران بکو با هیچ دیواره بر من دنگناکی چوال رنگو کز من جیانا خالتو با دنیای بیدرسی بیمترسی راوینه کمالانی دیلو شد سوا هستین
تکرافمش ابروتوناکی مکمل مرگی آدم تنوا هاواری هومت بلا ماری بیرد باجری کین واسه چاوی مینا آمن شو جواری مسکنگری بلوانه کاوتا ستمکاری و حکمی سرمایه تک دل بروخنین داری شیبینی بس یادن دانا و دن بیل دنیایا سز مالا یک گرتن دایا یک گری کشکی ستمکاری و حکمی سرمایه تک دل بروخنین داری شیبینی بس یادن دانا و دن بیل دنیایا هاواری هومت بلا ماری بیرد باجری کین واسه چاوی مینا آمن شو جواری مسکنگری بلوانه کاوتا هدایا
بلند عطری سورا بلند بانگ واسطن بلند بشریکێنین بە شادی هەڵکەین هاڵای ئازادی شان بە شانی کۆمەڵە بەهارانی لادەڵە شان بە شانی کۆمەڵە بەهارانی برای توی کوچه رقصیدن، برای ترسیدن به وقت بوسیدن، برای خواهرم، خواهرت، خواهرامون، برای تغییر مغزها که پوسیدن، برای شرمندگی، برای بیپولی، برای حسرت یک زندگی معمولی، برای کودک زباله‌گرد و آرزوهاش، برای این اقتصاد دستوری، برای این هوای آلوده، برای ولیعصر و درختای فرسوده، برای پیروز و احتمال انقراضش، برای سگهای بیگناه ممنوعه، برای گریه های بیوقفه، برای تصویر تکرار این لحظه، برای چهره ای که میخنده، برای دانش آموزا، برای آینده، برای این بهشت اجباری، برای نخبه های زندانی، برای کودکان افغانی. بەڵێ بینەرانی خۆشەویست بۆ درێژەی بەرنامەی ڕاستەوخۆ کە تایبەت بە پێشوازی لە مانگرتنی نۆی ڕەزبەر واتە بەیانیە لە خزمەتانداین. ئێستاش پێم وابێ هاوڕێ ئیبراهیمی عەلیزادەمان لەگەڵا دەبیری ئەوەڵی کۆمەڵە. سڵاو لەوێ هاوڕێ ئیبراهیمم کاتت باش. سلااو بۆ ئێوە ماندوو نەبن. سپاس بۆ تۆ هاوڕێ ئیبراهیم. کۆمەڵە و تعدادێک لە لایەنە سیاسیەکان بڕیاریان داوە کە بەیانی شەمبە نۆی ڕەزبەر مانگرتنێکی گشتی لە کوردستان وەڕێبخەن. ئەم بڕیارە چۆن بوو درا و پەیامت چییە؟ دیارە خەباتێکی جەماوەری سەرتاسەری بە پانایی هەموو ئێران ئەمڕۆ لە ئارادایە و ئەوەی کە گرینگە بەتایبەت ئەوەیە کە چەخماغەی ئەو خەباتە لە کوردستانەوە لێدرا بە مەرگی ژینای جوانەمەرگ و سەرهەڵدانی خەڵکی شاری سەقز لە ناشتنی تەرمیە و ئازیزەدا و دوایش مانگرتنی گشتی. ئەم ڕووداوانە بوون بە هەوێنی ئەم خەباتە جەماوەریە کە ئێستا لە ئێران لەکایدایە. ئەمە خۆی لە خۆیدا دەستکەوتێکە دەبێت بە هەموو شێوەیەک بپارێزێ. یعنی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەو دەور و نەخشەی کە بوویانە و هەیانە ئێستاش ئەو دەور و نەخشە دەبێت ڕابگرن، ئەو دەور و نەخشە دەبێت بنوێنن بۆ ئەوەی بیکەنە دەسمایەیەکی گەورە بۆ هەموو بۆ بەدیهێنانی هەموو ئاوات و خەون و ئارزوەکانی دوا ڕۆژیشیان. ئەمە ینی بگشتی. بەڵام بە تایبەتیش ڕۆژی چوارشەمبە دیتمان کۆماری ئیسلامی ئێران جنایەتێکی خۆڵخان لە کۆمایی سنوورەکانی هەرێمی کوردستان چەندین شوێنی نیشتەجێبوونی منداڵ و خانەوادە و مرکزی ناوەندی فعالیەتی سیاسی و ئەمانەی کردە ئامانجی مخەربترین و ڕوخێنەرترین موشەکەکان و درۆنەکانی چی ڕق و تووڕەیی کە لە ناو دەرونیدا لە خەباتی جەماوەری و لە سەرهەڵدانی خەڵکی کوردستان و لە دەور و نەخشی حیزبە سیاسیەکان لە دڵیدا بوو هەمووی کردە قوتەقەمەنی و خستێ ناو موشەکەکان و بەسەریدا باراندن. منداڵی لێبوو، خانەوادەی لێبوو، پیر و بە ساڵاتچووی لێبوو،
مرکزێکی مراکزێکی فعالیتی سیاسی بوون ئەو شوێنانە ئەمانەی دا بەرموشک و درۆن و بەحپات ئەمە هەر ئەو فعالیەتەیە لەو نەوەی خۆی هەر ئەوەیە کە لە هەموو وڵاتانی دنیاش دەکرێت دەبا فەرم و بە موشکەکان ئاراسی ئالمان بکە لەوێش خۆ هەر ئەو فعالیتانە دەکرێت لە دژی کۆماری ئیسلامی خۆ مرکزی ئەو تەلەڤیزیۆنەی کە ئێستا ئێوە دەنگتانی لێ بڵاو دەبێتەوە لە ئەوروپایە لە شوێنێکی دیکەوەیە دێکەوایە بۆچی ینی دەبێت بخۆی ئیجازە بدا کە بەم جۆرە بێپەروا ئەم جۆرە ژیانی ئینسان هەیەک لە ئەو پەڕی سنوورەکانیشەوە خاتە مەترسیەوە ئەوە جنایەتێکە کە نابێت بێ وەڵام ببێنێتەوە پێشتریش هەر کات کۆماری ئیسلامی دەستی داوەتە جنایەتی لەو چێشنە کۆمەڵانی خەڵکی کوردستان وەڵامیان داوەتەوە من پێم وایە خەڵکی کوردستان ئەوەندە ئەمەگناس هەن کە مناڵەکانی خۆیان چ لە زیندانەکان دابن و لەژێر تیری ئەدام یا لەژێر شکنجە چ لەو پەڕی سنوورەکان خەباتکارانێک بن و کۆوانی کە لە هەرێمی کوردستان هەن بە تەنیا لە کاتیاوەدا بەجێ نەیاڵن و وەڵامی شایستەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەو حرەکەتە ناجوامێرانەی کە کۆماری ئیسلامی دەرحەق بە خەڵکی سیویل کردوێتی دەرحەق بە خانەوادەکان کردوێت دەرحەق بە منداڵی مەدرسە کردوێتی دەرحەق بە کۆرپە لە دڵی دایکیدا کردوێتی ئەوە نابێ بێ وەڵام بێنێتەوە داوای ئێمە بۆ مانگرتن لە هەمان کاتدا کە لاپەڕەیەکە لە لاپەڕەکانی خەباتی جەماوەری ئێستای هەموو کۆمەڵانی خەڵکی ئێران و کوردستانیش لە هەمان کاتدا وەڵامێکی شایستەیە بەو جنایەت بۆیە من چاوەڕانی ئەوە داوام ئەوەیە کە سبەینێ ئەم مانگرتنە بە قاتعیەتەوە بڕێوبسی ئەوە پەیامێکی زۆر مهمە لەلایەن کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە دەدرێ بە هەموو دنیا ئەو پەیامە دەبێت بگەیەنی دەبێت جمهوری ئیسلامی لێ حاڵی بێ کە جنایەتکردن چ لێرە بێ و چ لە ناوەوەی وڵات لە هەر شوێنێک بێت ترۆر و جنایەتی دژ بە خەڵکی خەباتکار بێوەڵام نابێت نامێنێتەوە ئەمانە چ دەکەن ئەمانە قسە دەکەن تەبلیغات دەکەن نەزەر دەدەن بۆ چوون دەردەبڕن جوابی نەزەر دەربڕین و بۆ چوونکردن و جوابی تەرحی داخوازیەکان و جوابی بەیانکردنی ئاوات و ئارزۆکانی ئینسان جوابی ئەوانە بە گولولە و تۆپ و موشک نییە ئەمانە بەهانە دەگرن کە هەرێمی کوردستان جگایەکە کە گویا خەباتی چەکداری لەوە هدایەت دەکرێت ئەمە سەر تاپای جەع لە درۆیە لێرەوە مدەتهای توولانیە و ئێمە خۆ لە هەمومان وازەحتر کردووە مدەتهای ئێرە نەکراوەتە مەکۆیەک بۆ خەباتی چەکداری لە دژی کۆماری ئیسلامی ئێران و لە دژی لەبەرەوە پێویستی بەوە ناکە خەڵکی جەماوەری خەڵکی کوردستان و جەماوەری ڕاپەڕیوی ئێران ئێستا پێویستیان بەوە نییە ئەوان ئێستا سنگیان لە خەیابانەکانی تاران و سنە و شارەکانی دیکەی کوردستان و ئێران کردوتە قەڵغانی گولە لە بەرابەر دژمندا کەوایە هیچ بڕووبیانویەک پاساوی ئەوە ناکە کە ئەوان لە دەرەوەی سنوورەکان و لە ئەو پەڕی سنوورەکان لە خۆڵای خاشی هەرێمی کوردستاندا ئێمەمانان و حزب سیاسەکان بکەنە ئامانج ئەوە بەجێ خۆی پێم وایە پێویستە مانگرتنی سبەینێ وەڵامێکی قاتع و یەکگرتوانە بێ بەم جنایەتکە کراوە سەرڕای ئەوە من پێم وایە مانگرتن ڕێگایەکە بۆ ئەو جەماوەرەش کە بە هەر دەلیلێک نەیانتوانیوە لەو خەباتەدا بەشداری بکەن یا سەهمی خۆیان لەو خەباتەدا ئەدا بکەن فرسەتێکە بۆیان لەم ڕۆژەدا بە جوابدانەوە بە بانگەوازێک پەیامێکی سیاسی دەدەن پەیامێکی بەهێزی سیاسیش دەدەن و ئەو پەیامە بەهێزە سیاسە بە مانگرتنی ئەوان جێبەجێ دەبێت یعنی ئەو مانگرتنە هەر هەمان دەوری هەیە کە ئەم جوانانەی ئێمە لە شەر شەقامەکان لە خوای نیشان دەدەن هەمان دەوریەوە بگرە ئەگەر قاتعانە بەڕێوە بچێت ئەگەر سەرتاسەری بێ ئەگەر تەنانەت لە بشۆنەکانی دیکەی ئێرانی وەڵامی پێ بدرێتەوە زۆر بەهێزتر پەیامێکی بەهێزتر دەبێت و کاریگەریشی زۆر گەورەتر دەبێت و دەبێتە مەزنیەکی گەورەتر دەدا بەو خەباتەی کە ئێستا دەکاتدا بۆیە من جارێکی دیکە دووپاتی دەکەمەوە داوام لە هەموو دوکاندارانی بەڕێز لە هەموو بازاڕیان لە هەموو کارمەندانی ئیداراتی دەوڵەتی کارمەندانی بەشی خصوصی کارمەندانی بانکەکان
معلمانی مەدرسەکان دانیشتوە خوێندکاران و ئوستادانی زانکۆکانەوەی کە سبەینێ بەم مانگرتە پێوەست بن بەڵام بە تایبەتیش خوێندکاران لە زانکۆکان و معلمان لە مەدرسەکان تەنانەت پێویست ناکات لە ماڵش دانیشن ئەوەن دەتوانن لە محیتی مەدرسەکانی خۆیاندا لە محیتی زانکۆ و دانیشگاکانی خۆیاندا کۆ ببنەوە و میتینگ و قسە و باسی خۆیان بەڕێوەبەر ئەوەی کە ئێمە داوامان ئەوەیە کە کەس نەتوانێت ئینکاری ئەوە بکە کە کۆمەڵانی خەڵکی کوردستان لەو ڕەفراندۆمە بە عملیەدا کە سبحینێ بەڕێوەی دەبن چکۆڵەترین تەردیدیان لەخوا نیشانداوە با ئێمە بە مانگرتنی ڕۆژی شەمبە نۆی مانجی مهر نۆی مانجی ڕزبەر بە لاپەڕەیەکی پڕەشانازی دیکە بە خەباتی شۆڕژگەرانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان زیاد بکەین و ئەوە داوای منەوە تەمەنای منە لە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان. زۆر سپاس هاوڕێ برایم یەک پرسیاری بچووک ئەگەداری دوای کوشتنی ماسای جوانەمەرگ مانگرتنی گشتی 28 خەرمانان بووە هێمایەک بۆ ئەو ئاعترازە جەماوەریە بەرینە لە ئاستی ئێرانەوە پشتیوانیەکی بەرینی لە ئاسی سەراسەریە لێکرا تا چەند هیوا و ئومێت هەیە بۆ ئەوەی کە بەیانی لە ئاستی سەراسەریشە بەم ئاعترازە بەم مانگرتنە پشتیوانی بکرێت یا تەنانەت پێیوەستیش ببن چونکە تعدادێک لەلایەنە سیاسیەکان لە ئاسی سەراسەری ڕێکخراوەکان لە ناوخۆ خوێندکارانی زانکۆکان ئەوانش بڕیاریان داوە کە مانگرتن بکەن تا چەنە هومێتێ بۆی کە لە ئاسی سەراسەریە بم وەزیەتەی ئێستاوە پشتیوانی لەم مانگرتنە بکرێت. یەکەم بڕای من کەش و هەوای سیاسی ئێران ئەوە هەڵدەگرێت کە ئەو تەوەقع ئەمان هەبێت چونکە دەزانین کە لە ماوەی ئەو 12 ڕۆژەدا خەباتی جەماوەری لە شارەکانی لە شارە گەورەکانی ئێران و حتا زۆربەی شارە سکۆڵەکانی بۆ سەعاتێکیش نەوەستاوە لەبەرەوە کەش و هەوای سیاسیەکە ئامادەیە نەفرەت و بێزاریەکە لە کۆماری ئیسلامی و لۆ جنایەتانەی پنگ خواردووە ئەوانە هەمووی زەمینەیە و هەیە بۆیە ئەو تەوەقعێکی بەجێیە بەڵام دەبێت ئەو واقعیەتش بزانین کە مانگرتن حرەکەتێکی سازماندراوە حرەکەتێکی ڕێکخراوە مەسئولی هەیە بەڕێوەبەری هەیە هاندەری هەیە هەموو ئەوانە سێحەبی خۆی هەیە کوردستان ئەو ئیمکانەی هەیە کۆمەڵانی خەڵکی کوردستان خۆشبەختانە گوێ لە بڕیارەکانی حزبە سیاسیەکانیان دەگرن ئەوە تەجربەی ئەم چەند ساڵی ڕابردوو نیشانی داوە ئێمە ئومێدەوارین ئەم موقعیەتە کە کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستان هەیەە ئەو موقعیەتە لە هەموو ئێرانیش بەرەبەرە دابین بێ بەڵام شەرتیش نییە هەمووی یەکجێ و هەمزەمان بێت ئێمە لە ڕۆژانی ئایندەدا مبارزەیەکی سەخت و دوور و درێژترمان لە بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێمە هێشتا لە سەتی ئێراندا و تەنان لە کوردستانیش هەموو هێز و توانای خۆمان نەهێناوەتە مەیدان هەموو ئەو خەڵکەی کە زەرفیەت و توانایان هەیە بێنە ناوڕێزی ئەو خەباتە و بێزارن لەو ئاردۆخێکی تا دەژین ئەوانە هێشتا بە تەواوی هەموو ئێنەرژی خۆیان نەخستۆ دەکات لە سەتی ئێراندا ئەوە زۆر بەرچاوتریشە بۆیە مانگرتنی بەرەبەرەش مانگرتنی لە بوارێکەوە بۆ بوارێکی دیکە لە سنفێکەوە بۆ سنفێکی دیکە لە شارێکەوە بۆ شارێکی دیکە ئەمانە ئەگەر بەردەوام بێ و بەردەوامبوونەکەی بۆ ماوەیەکی درێژماوە تەمین بێ من دڵنیام کە سەرکەوتنی گەورەی بە شوێنەوە دەبێت. زۆر سپاس بۆ هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە من پرسیارێکی تایبەتیم نەماوە ئەگەر خۆت پێت وایە شتێک ماوە بۆ تەکمیلی پەیامەکەت لە خزمەتای. زۆر سپاس بۆ ئێوە من فقط تەمەنام ئەوەیە و داوام ئەوەیە کە سبحینێ غەیری ئەو شوێنانەی کە زۆر ئۆرژانسن زۆر تایبەتین مەسەن بیمارستانەکان بەشی ئۆرژانسیان یا بشی ڕاگەیشتن بە نەخۆشەکان ئەوانە دیارە چارەی ناکرێت یا ممکن لە هەر گەڕێکێک لە هەر منتقەی نانەوەخانەیەک بکرێتەوە بەعزە جگایەک هەیە کە چارە ناپەزیر بێ بۆ تەمینی دابینکردنی ژیانی ئەوڵێ خەڵک غەیری ئەوانە هیچ شوێنێک لە تاوجگەی بە دوکان و بازار مەربوتە کراوە نەبێت کارمەندانی ئیداراتی دەوڵەتیش نەستنەوە سەرکارەکانیان هەروەها بەشی خصوصیش و نابێ نیگەرانی ئەوە بن کە جمهوری ئیسلامی تۆڵیان لێ دەکاتەوە جمهوری ئیسلامی
شتێک کە دەخات سەرپەروەندەیان ئێستا جمهوری ئیسلامی باشاری ئەو خەڵکەشی پێ نەکراوە کە لەسەر شەقامن ئەو هەموو خەڵکەشی گرتووە لە زیندان چی دیکەی زیندانەکانی خەریکە پڕ دەکات چ دەکات غیرەوە غیری گرتون و بردنە زیندان چ دەکات بۆیە هەڕەشە و گڕشیان ئەوەی کە دەڵێن هەڕەشیان لە دوکاندارەکان کردو هەڕشیان لە کارمەندەکان کردو و کتویانە وابێ وا بچێ ئەوانە هەمووی پەلەقاژەیە ئەوانە هەم پەلەقاژەیە کۆماری ئیسلامی هەرگیز نەیتوانیوە کەسێک بە خااتری نەچوونە پای سندوقی دەنگدان کەسێک بە خااتری مانگرتن لەو حرکەتانە ئەوە بکە خاتە ژێر ئەزیێت و ئازار بۆچی ناتوانێت چونکە حرکەتەکە جەماوەریە خۆ 1,200,000 و ئەوە نیە 100,000 حرکەتەکە میلیۆنیە دەگەڵ حرکەتی میلیۆنی هیچی پێ ناکرێت بەرەوە پێم وایە دەبێت بە جەسارەتەوە بە جەسارەتێکەوە لە ئاستی ئەو جەسارەتەی کە لاوەکانمان ئەمڕۆ لەسەر شەقامەکان نیشانی دەدەن ئەو بەڕێزانش ئەو جەسارەتە لە مانگرتنی خۆیاندا بنوێن زۆر سپاس بۆ هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە دەبیری ئەوڵی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران سپاس بۆی کە لەگەڵمان بووی بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی بیستان وتوێژێکی کورت بوو لەگەڵ هاوڕێ ئیبراهیمی عەلیزادە و پەیامێکی وازەح لەو پەیامەی کە پێشتر کۆمیتەی ڕاهبەری دابووی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ ئەوەی کە پێیوەست بن بە مانگرتنی گشتی بەیانی واتە شەمبە نۆی ڕزبەر ئێمە لە کات و مەجای تریشە لەوانەیە هەر کاتی هاوڕێ ئیبراهیمی عەلیزادەیە هاوڕێیانی بەشی ڕاهبەری کۆمەڵە بگرین و بانگیان کەین و لەم بەرنامە ئەوانەیش ڕاوبۆچوونی خۆیان لەسەر ئەم بانگەوازە دەربڕن دیارە تێگڕای کۆمەڵە ڕێکخراوە سیاسەکانی تر کۆکەن لەسەرەوەی کە زەرورە بەیانی خەڵکی کوردستان بەم مانگرتنە پەیوەست بن بەڵێ بینەرانی ئازیز هەر ئێستاکە لە وڵاتی دانمارک هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵمان لە ڕێگای ئسکایپەوە لەگەڵە هاوڕێ ئەسعەد ئەم کاتت باش دەنگی ئێمەت هەیە بەڵێ هاوڕێیان ئەم کاتتان باش هیوادارم دەنگی منش بگات لە ئێوە بەڵێ بەڵێ هاوڕێ ئەسعەد ئێستا لە شاری کۆپنهاگی وڵاتی دانمارک ئاکسیۆنێکی ناڕزایەتی بەڕێوە دەچێت دش بە ئەم ڕووداوی کە لە چەند ڕۆژی دواییتە بەونەی تۆبارانکردن و بنکەکانی حیزبەکانی ڕۆژهەڵات ئێستا لەم شارەدا ئاکسیۆنێکی گەورە بەڕێوە چووە ئەگەر دەکرێت پێمان بڵێ راپۆرتێکمان پێ بدەیت کە شوهەوای ئەوێت چۆنە و پێشمان بڵێ کامێک لە لایەنە سیاسیەکان جگە لە ئێمە بەشداری ئەم ئاکسیۆنە بەڵێ سڵاو ڕێزمە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەروەکەوەیش ئاماژتان پێدا لە ڕۆژانی ڕابردووە بە دوای هێرشی جنایەتکارانەی کۆماری ئیسلامی بۆ سەر ناوەندی هەڵسوڕانی هێزە سیاسیەکان لە کوردستان و قوربانی گرتن لە ئەو هێزە سیاسیانە ئەمڕۆ لە شاری کۆپنهاگی پایتەختی دانمارکیش بم بۆنەوە ئاکسیۆنێک بەڕێوە چێت کە لەلایەن هێزە سیاسیەکانی کوردستان و بانگەوازی بۆ کراوە ئەمڕۆ دیارە ئەوە ئێستا ئەوەی کە بینن سەرەتای دەستپێکی ئاکسیۆنەکەس و خەڵکێکی بەرچاو هاتوون و قەول خەڵکانی تریش پەیوەست بن پێمان و لێرە ئەمڕۆ هاودەنگ لەگەڵ وڵاتانی تر هاودەنگ لەگەڵ کۆمەڵانی خەڵکی ناڕازی لە ئێران و کوردستان هاودەنگ لەگەڵ یەکە بە یەکەی بنەماڵەی ئەو پێشمەرگانەی کە لە ئەم ڕووداوانەی دواییە گیانیان بەخت کرد ئێمەش لێرە دەنگمان نەخینە پاڵی ئەوان و ناڕزایەتی دەرە بڕین بە کردەوەیکی خێزەون و جنایەتکارانە کە کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردووە بەڕێوەی بردووە لێرە ئەمڕۆ قەرارە لایەنە سیاسیەکان بۆ محکومکردنی ئەو کردەوە هەر کامیان وتارگەلێک پێشکەشکەن و هاوکات خەڵک بە دروشمی پشتیوانی لە ناڕزایەتیەکانی کۆمەڵانی خەڵکی ئێران و کوردستان بەشداری ئەم ئاکسیۆنن و ئێمەش لەلایەن کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران و هەروەها لەلایەن تەشکیلاتی دەرەوەی حزبی کۆمونیستی ئێران واحدی دانمارکە و لێرە سەوباسێک پێشکەشەکەین دواتر بەڵێ هاوڕێ ئەسعەد ڕێژەی بەشداربووان چەندێکە لە شوێنێکی ئەم شارام ئاکسیۆنە بەڕێوە دەچێت ئەم شوێنە ئەگەر ئیجازم پێ بدەی من ئێستا تەسویرەکەتان بۆ ئەگۆزمەوە ئێرە بەردەم شارەداریە ناوەندی شاری کۆپنهاگا کە
بەشێکی بەرچاو لە هەڵسراوانی سیاسی لایەنگرانی ئەحزابی سیاسی لە کوردستان بەشداری ئەم کۆبوونەوەن وەکەی بینن پێشتریش وتم ئەمە سەرەتایی بەڕێوەچوونی کۆبوونەوە کەس و هێشتا بەڕسمی کۆبوونەوەگە دەستی پێ نەکردووە چاوەڕێگەن کە خەڵکانێکی زیاتر پەیوەستە بن بەم کۆبوونەوەیەوە دیارە ئێرە ئەم شوێنە وەکەی بنن خەڵکیی زۆر ڕۆژانە خەڵکی ئەم شارە ئەم وڵاتە لێرە ڕەدەبن و بە بڵاوکردنەوەی دروشمەکانی خەڵکی ئازادیخوازی ئێران و کوردستان و بە دانی راپۆرتگەلێک بە ئەوان ئاگاداری کارەوە کوڕان و فعالیەتی خەڵک بۆ مقابڵە لەگەڵ ڕژیمێکی هار و جنایەتکار کە کۆماری ئیسلامی بێت لێرە پیشانێت بێت. ئاڕێسەد پرسیارێک بیر و ڕای گشتی لەم وڵاتەی کە ئێوە لەوێن سەبارەت بەم ڕووداوی ئەم چەند ڕۆژەی دوایی بەم هێرشە دەڕەندانی کە کۆماری ئیسلامی کردیە سەر بنکەکانی ئەحزابی ڕۆژهەڵات و بگرە لە ناوخۆشەوە ئەم سەرکوبێکی توندی هەیە بۆ خەڵکی ئازادی خواز و ناڕازی بەم ڕژیمە. ئەفکاری عمومی چۆنە چۆن تالان بۆ چوونیان چۆن بووە؟ هەتاکو ئێستا کە من لەگەڵ ئێوە قسەکەم هەموو ئەو کەسانەی کە بەرپرسایەتی سیاسی و حزبیان هەیە لە وڵاتی دانمارک هەمویان هەڵوێستیان هەبووە و هەڵوێستی هەمویان هەڵوێستێکی باش وە پشتگیرانە بووە لە خەباتی کۆمەڵانی خەڵکی ئێران هەر لە سەرۆکۆزیرانی دانمارکەوە مێدێ پێکسن بگرا هەتا ئاگاتە یەکە بە یەکەی وەزیرەکانی ئەحزابی سیاسی چەپ و ڕاست لە دانمارکە هەر کامەیان لە دیدێکە و پشتیوانیان کردووە لە خەبات و مبارزەی خەڵک لە ئێران لەلایەکی ترەوە ڕاگەیاندەکانی دانمارک لە تەلەڤیزیۆن و رادیۆکانیانەوە بیگرا هەتا نەشریاتی پۆرتیرازی دانمارک ڕۆژانە بە بڵاوکردنەوەی راپۆرتگەلێک و بە بڵاوکردنەوەی هاوپشتیگەلێک لەلایەن خەڵکی دانمارکە و هەڵوێستیان دەربڕیوە ئەمەوێ بێژم کە ئەم وڵاتەیش یان هەڵسوراوانی ئازادی خواز لە وڵاتە ئەگەر ئاوا باشتر بێژم بە بەردەوام پشتیوانیان کردووە لە ئاکسیۆنەکانمانە شرکەتەکەن لێدوانەدەن سخۆنڕانیەکەن و خۆیان بە پشتیوانی خەباتی ئەخوازانەی خەڵکی ئێران و کوردستان نەزانن. ئاڕێسەد بە کورتی ئەگەر دەکرێت پەیامی خۆت یا قسەی خۆتان ئاگادارن کۆمەڵە و لایەنە سیاسیەکانی تر بانگەوازێکیان دەرکردووە بۆ ئەوەی کە بەیانی شەممە نوێی مانگی ڕزبەر مانگرتنی گشتی لە سەراسەری کوردستان بەڕێوە بچێت. هەڵسەنگاندتان یا پەیامتان بۆ بینەرانی ئازیز بە تایبەت خەڵکی کوردستان چییە؟ بە باوەڕی من خەباتی ئێستای خەڵکی ئێران و کوردستان لە ئاستێکایە لە زیندانە و تا ئەشکەنجەگاکان لە کوردستانە و تاتاران لە ئێرانە و تا یەکە بە یەکەی وڵاتانی دنیا دەنگی خەڵکی ناڕازی ئێران دەنگی خەڵکی ناڕازی کوردستان وڵاو بووەکە لە مانگرتنی سبەینێدا کۆمەڵانی خەڵکی کوردستان بە وتنی نایەکی تر بە کۆماری ئیسلامی بە سەرکەوتن گەیاندنی خەباتێکی یان بەسەرکەوتن گەیاندنی جۆرێکی تر لە خەباتی ئێمەکە مانگرتنە لە مقابڵەوەها ڕژیمێکی هار و دڕندەدا پێیان دەڵێن کە ئەو کردەوەی کە لە دژی ئەحزابی سیاسی لە کوردستان بەڕێوەتان برد ئەو کردەوەی کە مناڵی ناوسکی دایکتان کوشت هەتا پێشمەرگەکان لە جریاناتی سیاسی لە کوردستانە ئەوەیان محکومەکەین خەڵکی کوردستان بەیانی خاوەنداریەتی خۆی بەرانبەر بە یەکە بە یەکەی ڕۆڵەکانی لەسەر جەمەحزابی سیاسی خۆیان بەم مانگرتنە نیشانە داتوە هیوادارم کە مانگرتنێکی سەرکەوتوو بێت من لەلایەن خۆمەوە وەکو ئەسعەدی ڕۆستەمی وەکو پێشمەرگەیەک کە بۆ خەبات لە دژی ئەو نابەرابەریە و ئەو زوڵم و ستەمەی کە ئەمڕۆ خەڵک ڕژاونەتە خیابان خۆم بە هاوڕێ و هاوخەبات و هاوخوێنیان نەزانم داوا لە سەرجەم توێژ و کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم کە بەیانی جوابی دیانشکێن و جوابێکی تون بدەنەوە بە کۆماری ئیسلامی کە بزانێت هەر لە زەرگوێزەوە تا سنە لە زەرگوێزەوە تا یەکە بە یەکەی شارەکانی کوردستان خەڵک خاوەنی ڕۆڵەکانی خۆیانن ئاگەیان لە ڕۆڵەکان خۆیان ئەبێت و جوابی ئەوان بە ئەم خەباتە ڕەوای خۆیان
جوابی ئەو تونۆتیژیەی ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی بە مانگرتنێکی سەراسەری کە هیوادارم جگە لە کوردستان شارەکانی تری ئێرانیش لە خۆ بگرێت بدەنەوە. بەڵە زۆر سپاس هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕاستەوخۆدا. ئەگەر مەجال بوو حتمما پەیوەندیت پێوە دەگرین و ئەگەر کرا ڕپۆرتاژێک لەم ئاکسیۆنی کە ئێستا بەڕێوە دەچێت بۆمانی بنێری. سپاس بۆ بەشداریت. سپاس بۆ ئێوەیش کاتێکی شاد بۆ ئێوە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. بەڵێ هەروە جۆرێکە هاوڕێ ئەسعەد وتی ئەمڕۆ لە وڵاتی دانمارک ئەم ئاکسیۆنە بەڕێوە چووە، دیارە لە زۆربەی وڵاتەکانی دیکەش ئەم ئاکسیۆنانە ئێستا لە حاڵی بەڕێوە چووندایە. ئەگەر مەجال بوو حتمما لەگەڵ هاوڕێیانمان ئێمە پەیوەندی دەگرین و ئێوەش ئاگادار دەکەین لەم ئاکسیۆنانە. ئەوەی کە هەیە لە یوتیوبەری لە ستۆکۆڵم پێم وایە لە ئاڵمان لە کۆمەڵێک لە وڵاتی تر ئەم ئاکسیۆنانە جگە لە مەحکومکردنی هێرش بۆ سەر بنکە و بارەگای حیزبەکانی ڕۆژهەڵات پشتیوانیە لە مانگرتنی گشتی بۆ بەیانی و هەروەها دژ بە و سەرک و بۆ سەرکوت و بە دوواداچوون و زیندانیکردنی هەڵسوڕاوان و ناڕازیانی ئەم دوایانەی ئێران و کوردستانە. هەڕێمت لە ئاستی نێونەتەوەی پێشتریش باسمان کرد، زۆر جاریش باسی دەکراوە لە ئاستی نێونەتەوەی لە هەروەکو هاوڕێ ئەسعەد وتی چ لە ئاستی بەرپرسانی سیاسی وڵاتان و چ لە ئاستی ئەفکاری عمومی بێوێنەیە لانی کەم ئەغراقمان نەکرد بێ کەم وێنەیە دژایەتیکردن لەگەڵ جەنایەتەکانی کۆماری ئیسلامی و مەحکومکردنی ئەم جەنایەتانە لەلایەن کۆمەڵانی خەڵک لە ئاستی نێونەتەوەی و بەتایبەت حزور و نەخشی هەڵسوڕاوانی سیاسی دژ بە کۆماری ئیسلامی لەو وڵاتانە و ئەو چالاکیانەی کە ئەوان نوێنەوە نواندویانەوە بە تایبەتی تاوجێگەی بە کۆمەڵە و لایەنی ئێمە کمیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمونیست ئێران و نوێنەرایەتی دەرەوەمان لە دەرەوەی وڵات و زۆر یەک لەلایەنە سیاسیەکان لە پەیوەندیگرتنیان بە ڕێکخراوەهای بە شەرتۆست و مافخواز لە دەرەوەی وڵات ڕۆڵ و نەخشێکی ئەژگار بەرچاویان هەبووە. لێرەوە جێخۆیەتی دەستخۆشی و ماندوونەبوونیش لە هەموو ئەو ئازیزانە بکەین و تا ئێستاش بەردەوامە و هەروەکو هاوڕێشمان لە فنلەند وتی زۆر بێ وڵاتانی تری دنیا لە ئەمریکا، کانەدا، ئوسترالیا لە ڕۆژانی داهاتووە ئەم خۆپیشاندان و ناڕزایەتیە بە تایبەت لە بەردەم باڵێۆزخانەکانی کۆماری ئیسلامی درێژەیە بێت. بەڵێ پەیامان بۆ نهاتووە هاوڕێ ئاکۆڵ لەن نەخەی پامێک تایبەتی بۆ ئێمە ناتوە تەنیا بەڕێزێک لە بانەوە پامی بۆ نازم نووسێتی سڵاو ماندوونە بن هاوڕێیانی تێوێ کۆمەڵە بەڕاستی ئەم ماوە مایەی زۆرداندانە ئەم ماوەیە و بە دوای قەتڵی حکوومەتی مەحسای ئەمینی زۆر لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە زەحمەتان کێشاوە. هاوڕێیان ژمارەیەک لە هاوڕێیانی کۆمەڵە و حیزبەکانی دیکە زۆر ئێحساسی و کاتی هەڵوێستەگرن، باوەڕیان وایە کاتی شەڕی چەکداری هاتووە وە خۆم پێم وایە هێشتا زووە بۆ ئەو بڕیارە. تکایە ڕای خۆتان وەک کۆمەڵە بفەرمونون. بینەرێکمان لە شاری بانە ئەم پەیامەی نردبوو. بەڵێ زۆر جار ئێمە باسی ئەمەمان کردووە، چەکی ئێمە لە خزمەت باوەڕ و ئەهدافی ئێمەیە. ئێمە لایەنێکی سیاسین و لە تاکتیکی شەڕی چەکداری بە لێکدانەوەی هەلومەرجی سیاسی کەڵک وەرەگرین. لێکدانەوەی ئێستای ئێمە و زۆربەی لایەنە سیاسیەکان لەو بارودۆخی کە ئێستاتیایەتی ئیسفادەکردن لە تاکتیکی خەباتی چەکداری نەک بە قازانج نازانن بەڵکو بە زەرەری شێزانن. تۆزێک بە وازەتر و ڕۆشنتر بێڵێن کۆماری ئیسلامی بە هێرشبردنە سەر لایەنە سیاسیەکان
بۆ بردومانکردنی بنکە و بارەگاکانی حیزبە سیاسیەکان پێی وابوو ئەم لایەنانە دێنە ناو ئەم عەرسە لە خەبات بۆ تۆڵەکردنەوە و هێزی چەکە نێرن و ئەمە بەم ڕێگاوە بیانەوێت بە دروستکردنی شەڕ سەرنجی ئەفکاری عمومی بەلای ئەم شەڕە ڕاکێشن و لە ڕێگایەکی ترەوە سەرکوب و خەفەقان و دەستگیری و بگەر و بەبەندەکانی خۆیان ژێربەژێر ئەنجام بدەن و بەم شێوە بیانەوێ ناڕەزایەتیەکان بخەوێن. یاکو پێشتریش بە بڵاوکردنەوەی هەندێک ویددیۆی کۆن بە بڵاوکردنەوەی هەندێک تەبلیغاتی بێبنەما ئەوە فلانە لایەنی سیاسی یا فلانە حیزب لە فلانە شارە لە فلانە دێهاتە چالاکی چەکداریەکەن ئەمە هەمووی حەز و ویست و خواستی کۆماری ئیسلامی بوو کە نیشان بدات کە ئەم هێز سیاسیانە لە کوردستانە حزوری نظامیانەیە و ئەو هەموو ئەبزارەکانی سەرکوبی خۆی بە شێوەی وەسیع بەکاربێنێت. ئێمە بە تایبەت کۆمەڵە و باقی لایەنە سیاسیەکانی تریش ئەم پلانەی کۆماری ئیسلامی تەشخیص درا لێک درایەوە و زۆر ژیرانە بەجێەوەی کە ئەحساسی و تۆڵەی ئەم بۆمبارانکردنە یا هەر بۆ هەر فرسەتێکی تر بەجێەوەی کە کەڵک لە تاکتیکی شەڕی نظامی وەربگیرێت کە ڕەت ناکرێتەوە بەڵام ئێستا بە پێویست نازاندرێ بڕیاری مانگرتنی گشتیان داوە بڕیاری ئەم نافەرمانی مەدەنیان داوە کە بەیانی بەڕێوە بچێت بۆی کە هەم خەڵک زەرەری زۆری لێ نەکات هەم ئەو پلانەی کۆماری ئیسلامیش کە حەز و ویستی ئەویشە ئیتفاقن لەم دەورەیە هەموو تووڕەبوونەکانی کۆمەڵانی خەڵک بەحەقا هەموو ئەو ڕق و بێزاریانەی کە ئێستا هەیەە و خوێنی گەنج و لاوەکانمان چ لە ناو شەقام و خیابانەکانە ئەبینن و چ لە هەواڵەکانە باسی شەیدبوون و برینداربوونی کۆمەڵێکی زۆر پێشمەرگەی لایەنە سیاسیەکان ئەویستن ڕق و بێزاریە ئەم ڕق و بێزاریە تێکەڵا و ڕق و بێزاریەکی پەنخواردووی کە لە درێژەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ماوەی 43 ساڵی ڕابردووە بەسەر خەڵکی ئێران و کوردستانێنەوە هەمووی ئەمانە بە حەقاوە بە معنای واقعی دەوانەیە خەڵک بێت وەڵەسەندنەوەیەکی کاتی یا بە کوشتنی چەندانە بەکرێگیرا و پاسداری سەر بە کۆماری ئیسلامی بیانەوێ خاڵی ببنەوە بەڵام وەکو مانەوێ مبارزەیەکی منەزەم و ڕێکخراو پاڕوخانی کۆماری ئیسلامی بکەین ئەم نەوع لە ئێستا زەڕمانە شاید لە هەفتووی داهاتووە بە پێویست بێت لایەنە سیاسیەکان کەڵکی وەرگرن یا چەند مانگی داهاتوو یا هەر چەندێک زەرورەتەکەی دواییە تەشخیص درێت بەڵام لەگەڵ ئەوەی کە ڕەد نەبووەتەوە ئەم تاکتیکە لەگەڵ ئەوەی کە هێشتا ئێمە هێزی پێشمەرگە وەرەگرین تەقوێتی کاروباری نظامی خۆمانەکەین و ئاڕایشی نظامی هێزی پێشمەرگەی کۆمەڵە مەحفوظە ئێستا بەڵام بەکارهێنانی ئەم تاکتیکە لە ئێستاە بە خەڵک نایەت بۆ نمونە مەسەلەن لەوانەیە بەیانی ئەگەرێمە ئەم تاکتیکە بەکاربەرین لەگەڵ تاکتیکی مانگرتن لە تەناقوزا بە یەکی نەخوێنێتەوە یا ئەو نۆ لە مبارزە بەلاڕێدا ببات بۆیە جارێکی ترێڵینەوە هێزی پێشمەرگە و ئارایشی نظامی کۆمەڵە لە جێ خۆی مەحفوظە ئامادەی هەموو و چالاکیی نظامین بەڵام لە ئێستادا بە پێویست نازانەوە ئەمە بە پێی هەڵسەنگانی سیاسیە بۆ ئەمڕۆ داهاتوو بۆ کاتی ئایندە لەوانەیە بە پێی گۆڕینی هەلومەرج ئێمە ئەم تاکتیکە بەکاربین یان نەیبین کەەوە دواتر معلومەکات زۆر سپاس بۆم بینەرە لە شاری بانە من هەوڵمدا بە کورتی سیاسەتی خۆمان لەم بارەوە بڵین بەڵام پێشتریش باسی لێکراوە ئەگەریش پێویست بێت حتمما لە داهاتووە خۆباسی تریشی لەسەرەکەینەوە دار حاڵ زۆر سپاس بەڵێ بینێرێکیشمان هەرێستا ئەو پامی داوە کە ئەم پرسیاری کە بینەری ئازەمان لە بانەوە کردوویوە هاوڕێ ئاکۆ وڵامی دایەوە نووسیەتی بەڵێ ئێمە شەر لە ئەوڵەوە ئەحساسی بوو شتە چوین کە ئێمە پێمان وابوو ئێستا دەبێت هێزی پێشمەرگە حزوری بێ بەڵام ئێمەش دەستی کۆماری ئیسلامیمان بۆ ڕوو بووە و دەیەوێت ئەم یەک ڕیزیە ئەم یەکگرتوویە کە بە تایبەت کوردستان لەگەڵ باقی شوێنەکانی ئێران هەیەتی تێکی دا و ئەم ئاخێزە جەماوەریە کە هاتۆتە ڕێو بەڕێوە دەچێت بەلا ڕێدا بێت
ئەمەش بینەیەکی تر بوو کە هەر ئێستا لەسەر خەتە و بۆ پرسیاری کە بنیری ئازیز نربووی ئەمەی نووسی و زۆر سپاس بۆیەوەش. سپاس لەم وایە میوانێکمانەیە بەڵێ هاوڕێیان ئەم کاتت باش هاوڕێ ئارێز لەسەر خەتە هاوڕێ ئارێزم کاتت باش دەنگی ئەمەتەیە؟ بەڵێ دەنگی ئەومەیە ماندوو نەبن. زۆر سپاس هاوڕێ ئارێز زارعی. هاوڕێ ئارێز خۆتان ئاگاداری دۆخەکە هەن و ئاگاداریشن کە کۆمەڵە و لایەنە سیاسیەکانی تر بە بۆنەی ئەم هێرشە دڕندانی کە کۆماری ئیسلامی لە چەند ڕۆژی دایدا کە کردیە سەر بنکەکانی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و بگرە ئەم سەرکو بەتوندەی کە لە ناو خۆشەوە دەیکات کۆمەڵە و لایەنە سیاسیەکانی تر جارێکی تر مانگرتنی گشتیان ڕاگەیاند بۆ ڕۆژی شەمە واتە بەیانی کە هەموو کوردستان بم مانگرتنە گشتیە پەیوەست بن. ئێوە چۆنی هەڵدەسەنگێن و پەیامتان یا قسەتان چییە ڕوو بە خەڵکی کوردستان؟ بۆ بینەرەکانتان بۆ خۆتان ماندوو نەبن زەحمەتی زۆر دەکەشن ئەم ڕۆژانە بەڕاستی ئەوەی کە واقعیە کە جرانی قەتڵی ژینە بوو بە هۆی ئەو ئاخێزە ئەو شۆڕەشە کە منجەر بەوە بوو بە سەدان هەزار کەس ئەگەر نەڵێ ملیۆن لە ژنان حیجاب و لەشکەکانیان فرێهەڵدەن. فرێدانی لەشکە و حیجاب لە واقعدا هەر یەک پەڕۆ نییە. ئەوان ئاگاهانە ئەوان هەڵبژاردووە کە ئەمە فرێهەڵدانی فەرهەنگێکی کۆنی کۆیلەداری زیدی ژنە، سووتاندنی سیاست و ئیدئۆلۆژی سیستمێکە کە ئەوانی ساڵانێکی زۆرە وەک کۆیلە گرتووە و بە فرێدانی ئەوە و بە سووتاندنی ئەم لەشکە و حیجابە جمهوری ئیسلامی تێگەیشتووە کە ئەمە هێرشە بۆ سەر ئەساسی ترین ئەرکانەکان و بنچینەی ئەو سیستەمە سیاسیە. و هەر بۆیە بە قەتڵی یەک نەفەر ئەم شۆڕشە سەرتاسەرێ لە دژی دروست بووە کە خاوەن فکران و ئەندیشمەندانی وەکو ئیسلاو و ژیژەک دەڵێ شتیوان نمونەی نەبووە لە تاریخی ئەخیردا و دەبێت خەڵکی دنیا لە خەڵکی ئێرانەوە شۆڕشی مەدەنی و بە چۆکداهێنانی نیزامێکی توتالیتار فێر ببن. هەرێستێ من هەکسێک دەبینم وێنەیە کە کچی مینۆ مەجیدی کە لە جرانی ئەوە خێز و شۆڕەشەدا جانی بەخت کردوە بە گولە کوشتیانە کچەکەی پەچەکەی لاداوە قژەکانی بڕیوە ئاوە لە دەستی گرتووە و لە سیمایدا و لە چارەیدا ئەسڵەن عەزاداری نابیندرێ حوسیان و حەست بە خەشم و تۆڵەستانەوە دەبیندرێ تۆڵەستانەوە و خشمێکی یەکجار پیرۆز کە دەیەوێ بڵێ ئەوەی کە ئێوە دەتانەوێت بە پیرۆزی بکەن دەتانەوێت ئێمەی پێکۆی لە بکەن دەتانەوێت سیستمی خۆتانی لەسەر پایدار ڕابگرن ئەوە تامن لە سنگمدایە وقت هەنەوە ئەوە دەتوانێت نیشانەی لە چنگدابوونی کەلەی حاکمانی وڵاتەش بێ. بەرحاڵ سیستەمەکە ئەوە دەبینێ قەتحەن لەوە پێش داهەنگوت چەند ساڵەوە پێش مجموعی لە دۆستان کە من لەگەڵیان ئاشنا بووم داهەنگوت جمهوری ئیسلامی گەیشتووەتە ئاستێکی کە زمزەمەی ئەوە دەکرێ کە شەڕ بە وڵاتێک بفرۆشێ دەکرێت نازانێت بەچی بفرۆشێ ئەرمەنستانی فرۆشە بووی ناکرێ لەگەڵ تورکیای بۆ ناکرێ عێراق نەماوە و ئەفغانستان و دەوروبەرە کەشی و کەیس لەوە دەگەڕێت سەرنجی ئەفکاری هەمووی بەرەو شوێنێک پێشێ ئەوەی کە کردی ئەم ڕۆژانە قەتەن هەرو کارە بوو کە دەیەویست وەکو ئێوەش باستان کرد بە دروست بیرڕای گشتی من هەرف کا بۆ شوێنێکی بنێرێ کە لە داخلدا هیم بێت دەستکە بە خەفەقان ئەم ڕۆژانە دوو ڕۆژی ئینتەرنێتی کردێتەوە ئەو ئینتەرنێتی بە باوەڕی من بۆ ئەو دوو مەبەستە کردووە یەکیان ئەوەی کە بە خەڵکی ڕابگەێنێ کە چیها
ئینسانی گرتووە ئەم ڕۆژانە ڕپێکی زیندانەکانی داوە و لەولا شەڵەوە قەتڵعامێکم کردووە لەو حیزب و جەرانانەی کە ئێوە پێتان وابوو منسەجمترن سازمانداوترن ڕادیکالترینەکانن و ئەساسەن ئەم شۆڕەشە ئەوان لە کوردستانەوە دەستی پێکردو ئەوان بوون بە بەرحاڵ هەڵای سێنەر و سازماندەری ئەوە تا بزان چیان لێ دەکەم لە ماوەیەکی چەند سەعاتەدا تەخت و بارەگاکانیان ژێرۆزەبەر دەکەم و وحشت بە بەردەوام بەتاشێ بەڵام هەر هەموو ئەوانەی لێ خونسابوونەوە هەر هەموو ئەوانە هەر تقریبان ساعتێک 2 ساعت لەو پێشەوە ئەمن لە کۆمەڵیارەوە نامەیەکم وها لە دۆستێکی خەڵکی سیستان و بلوچستان کە کتوێتی ئێمە دەینە پشتیوە ماگرتنی خەڵکی کوردستان ئینسان فرمێسکی شادی لەو یەکگرتنە لەو خەرەدی جەمعیە لەو ئاگاهیە لە چاوی دەچێ تۆ چلو ئەوەندە ساڵە بە فەقری اقتصادی بە فەقری فەرهەنگی لە کتێبەکانی کلاسی ابتدایی بگرێت تاوەکو مەوادی دەرسی دانشگاکان ئەوەیتر بەقیەکەی دیکەشیوەتە دەبینین کارت ئەوە بێ ئیدئۆلۆژیکی سەرکوتگەرانەی ئیستبدادانەی خەفەتکوونی زید ئینسانی تەزریقی بۆ کۆمەڵگایەکە بەڵام لە ئانوساتێکدا وشیاری و کۆمەلگای بگاتە ئاستێکی کە لەو پەرتا ئەو پەڕی ئێران لەگەڵ یەک متحد دەبن بە هەزاران جوان جانی خۆیان لە پێناو ئەوەدا فیدا دەکەن کە دەڵێن ئیتر ئێمە هیچ هیوایەکمان نەماوە بۆەوەی کە لەو سیستەمەدا بە هیچ دەبگەین پس یا ئەوان دەبێ بڕۆن یا ئێمە دەبێت تێدا بچین پێم وابێ خەڵکی کوردستان ینی قدرەت و ئەرزش و کاربوردی مانگرتنی گشتی ساڵانێکە تاقی کردەوە دەیناسێ دەزانێت هەر کەسێک هەر بنەماڵەیەک بەو مانگرتنەوە وەسڵ دەبێت ئەڵقەی زنجیرێکی هاوپشتی و هاواهەنگی کە گەورەترین بەهێزترین خەباتی مەدەنی دروست دەکا ینی بە ملیۆنان خەڵک متحد لە بەرابەر ڕژیمێکی ترسەنۆکی مستەبددا ڕادەگرێ کە هیچی بۆ لەگەڵ ناکرێن دەڵێ لە جەرایانی شەڕی دووەمی جیهانیدا خەڵکی هۆلەند دەهاتن بە گوڵەکانی خۆ باخچەکەی خۆیان جۆرێک پەرچەمی وڵاتەکە خۆیان دروست دەکرد لە دژی فاشیزم لە دژی نازیەکان دانمارکیەکان داهاتن کۆڕ و کۆمەڵیان دروست دەکەن ژنان و پیاوان و مناڵان لە شوێنهای جۆراوجۆ کۆ دەبوونەوە گۆرانی فولکلۆری خۆیان دەکوتەوە مناڵانی لەهێستانی بەبەردەوامی جۆرێک ڕەفتاریان لەگەڵ ئەفسەران و لەگەڵ نظامی فاشیستی نازی دەکرد کە هەر مناڵەکان ئەوانێ وەزاڵە هێنابوو و هەمووی ئەم وردەکارانە یا ژنێک کە چەکێکی بەدەستەوە دەگرت یا کەشاوەرزێک کە خەتێکی ڕیلی قەتاری نظامی دەوڵەتی نازی دەتەقاندەوە هەموو ئەوانە جزێک بوون لە شۆڕش جێری هەموو ئەوانە بۆ ئەوە بوون کە هیوا ڕابگرن هیوا زیندوو بێڵنەوە ئەوەی کە ئێمە ئێستا دەیکەین تەکبەتەی ئەو خەڵکانەی کە بەشداری دەکەن لەو مانگرتنەدا هیوا زیندوو دێڵنەوە بۆ شۆڕژێکی لە بنهاتووی کۆتایی پێهێنەر بە کولی نظامی جمهوری ئیسلامی هاوڕێرس دەنگی منت هەیە؟ بەڵێ هاوڕێرس زۆر بە کورتی خۆشتان ئاماژەتان پێدا بۆ ئەوەی کە پەیام بۆ خۆشتان هاتووە ئێمە لە دوێنەوە زۆر کەس ئەم پەیامە دەنێرێەوە زۆر کە لە کەسایەتی خۆشناوەکان و بیرمەندان یا بڵین ئەو کەسانە شاعیرەکان لە تویتی خۆیاندا نووسیانەکە هاوپشتی و هاودڵی خۆیان لەگەڵ ئەم مانگرتنە بە تایبەت ینی پەیوەست بن لە باقی شارەکانی دیکەش لەگەڵ کوردستان بەم مانگرتنە پێوەست بن لێدوانی ئێوە لەسەرم بۆ چوونە ئەگەر دەکرێت زۆر بە کورتی بێگومان لە نهایەتدا مانگرتنی گشتی لە سەراسەر ئێران دەگرێتەوە ئەگەر بێت و ئەمڕۆ دەست پێ بکە ئەوەی کەمە لە چەندی شوێنان ملیش پێم گەیشتەوە بیستومە بۆ پشتیوانی کردن لە خەڵکی کوردستان ئەوانیش پەیوەستن بە مانگرتنەوە جاگبووان بکرێ ناچنەوە سەر کەلاس ناچنەوە سەر کارەکە یا ئەو دوکانەی کە هیانە دای دەخەن یا بە هەر شێوەیەکی دیکە ئەمەش دووبارە بەشێکە لەو هاو ئاهەنگیە چون ئەو ئیتحادە و هاوبەستەجیە
بۆ لە گۆڕانی جمهوری ئیسلامیە بە هەموو بەرحاڵ چاک و خراپەکەی و کولە نظامی سیاسی کولتوری اقتصادی اجتماعی و ئیلاخیرەکەی و ئەو هاوپشتی و هاوەهەنگیە بێگومان کە لەگەڵ کوردستان دەکرێت لەگەڵ تەکتەکی خۆیان دەکرێت هەر کەسێک لە هەر شوێنێک دەیکا چون هەر ئەوەیە دەبێت بە خۆی ڕوحیەدانێکی بەرفراوانتر کە لە شوێنەکانی دیکەشەوە وردە وردە تەعسیری ئەم چەکە مەدەنیە ببیستن ببینن و بەکاری بەرن ئەو من هیوای خوازم بە فراوانترین شێوە خەڵکی جۆرا و جۆری شوێنەکانی دیکەی ئێرانیش پەیوەست بن بە مانگرتنەوە و یا خەڵکی کوردستان زۆر بە جددی پسنەپایی چون پیان وانێ بێ فەقەت شتێکە لە حاڵەتی پاسیویستدا دەبێنێتەوە لە ماڵەوەیە دەتوانن هەر لە دەرەوە بن دەتوانن شێ بڕونە دەرەوە تەک بەتەکیان ئەگەر لە خۆ پێشاندانێک یا لە احترازیدا بەژارینین هەر لێ حزوریان هەبێت تا کاتێک جوانەکانیان هێرشیان دەکرێت سەرێ ئەوان بە فیکە ئەوان بە سیگنال ئەوان بە هەر شێ بوان دەکرێت سەر لە نیر و سەرکوت بێت شێوێنن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئارێز زارعی بۆ بەشداری لە بەرنامە ڕاستەخۆیان ڕۆ ئارێزیان سپاس دەکەم فریانەکەوتم سڵاو لێ بکەم ئەم کاتت باش و زۆر سپاس بۆ بەشداریتان جێگای ڕێزە ڕۆژتان باش بێت دەکەم سپاس بۆ هاوڕێ ئارێزی زارعی کە لەگەڵمان بوو ئێستاش لە شاری یۆتۆبۆری مەیدانی گوستاف ئاگۆڵتۆریەت کاک مەحیەی ئێرەجیمان لەگەڵا کاک مەحیەم کاتت باش سڵاو لێ بێگەرگوێ لە دەنگمانە بەڵێ گوێم لە دەنگتانە و سڵاو بۆ ئێوە کاک ئاکۆ بۆ بینەرانی بەرنامەی ڕاستەوخۆ هەروەک ئەبینن جەماعەتێک لە هەڵسوڕاوانی سیاسی لە شاری تۆبۆری هاتوون بۆ بەشداری لە کۆبوونەوەیەکی ئاعترازی کە بۆ بەرامبەر بە دژ بە موشکباران و بۆمبارانی هێزە سیاسیەکان لە کوردستان کراوە لێرە کۆبوونەتەوە بەرنامەکە تازە پەیوەندیمان نەما پێما بێت لەگەڵ هاوڕێ مەحیە باڵە پێم وایە هەر لەسەر خەتە کێشەی ئینترنێتمانەیە ڕانێ مزوە کاک مەحیە دەنگتان بڕا بەڵێ پێم وایە بەڵێ هەر ئێستا هاوڕیان لە تاقی فەرمان پێیان ڕاگەاندنی کە کۆمیتەی مرکزی سازمانی ڕاهی کارگەر ئەتلاعیەکی دەرکردووە ئەویش بانگەوازی ئەم ئێعتیسادی سەراسەریەی لە کوردستان دەرکردووە و هاوپشتی و هەوڵی خۆی دەربڕیوە. بەڵێ کۆمیتێ ڕای کارێگەر کۆمیتێ مرکزی پشتیوانی لە مارکردنی گشتی لە کوردستان کردووە. سپاس بە هاوڕێ ئەمیر. کاک مەحی ئێرەجیمان لەگەڵایە. کاک مەحیە گوێ لە دەنگمە ئێستا کێشەیەکی تەکنیکی بەڵێ گوێم لە دەنگتانە ئەتوانم خواهشێک لێ بکەم یەک تۆز مۆبایلەکەت یا ئەو کامێراکەی کە بەدەستەوە بخیتە سەر خەڵکەکە چونکە ئێمە زیاتر ئاسمانە باشە. زۆر سپاس ڕێژەیەکی بەرچاو لە خەڵک وا دیارە بەشداری کردووە. ئەتوانم بپرسم بزانم کام لایەنی سیاسی بانگەوازی بۆ ئەم فراخانەدا و ئاستی بەشداربوون و پێشوازیکردن لە ماکسیۆنە چۆن بوو؟ لەیرە هێزە هەڵسوڕاوەکانی کوردستان بەیەکەوە هەمەوەی وا لە ناوەندی هەوکاریەکان و هەم لەلایەن ئێمەشەوە کۆمەڵە لەگەڵ بڕێک لەلایەنی سیاسی تریش بەشداری کراوە. بڕێک لایەنی سەراسەریش وەک تاکە کەس هاتوون تەبعەن ئەو وەختە بەشدار بووان جارێ هێشتا زۆر نییە، بەڵام مەیتر خەریکن وردە وردە خەڵک دێن، بەڵام ئەوە بەرنامەکە تازە خەریکە دەست پێکات. جا نازانم هیوادارم بتوانم دواتر بێمەوە بۆ لاتان بە جارێ قسە و باسەکە دەست پێ بکە. باشە؟ زۆر پێمان باشە بێت ئەگەر هەم بتوانیت لەگەڵ بەشداربووان ڕپۆرتاژێک یا قسە و باسێکی کورت لەگەڵ چەند کەسێکمان بۆ تەرتیب دێ هەم بە شێوەیەک ئێمە و بینەرانیشی لەم بەڕێوەچوونی ئەم ئاکسیۆنە ئاگادار بکەیتەوە. سپاس دەکەین. باش بەسەر چاو من چەند دقەیەتر دێمەوە وڵاتان جارێ فعلەن لەلایەوە
خۆش دوایی سمو بۆ لای ئەو هاوڕیانەیە ئەمە کە لەو کنیتاوە بەشدار بوون لەگەڵ یان قسان. زۆر سپاس کاک مەحی خۆشەویست سپاس بۆی کە ئاگادارکرد. بەڵێ ئەوەی کە بینیتان گزارشێکی کورت بوو لە بەڕێوەچوونی ئاکسیۆنی ناڕەزایەتی هەڵسوڕاوانی سیاسی و بە تایبەت کوردانی دانیشتووی شاری یەکتۆبری لە وڵاتی سوێد دژ بە هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکەکانی لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵات لە باشووری کوردستان و پاشان بۆ پشتیوانی لە مانگرتنی گشتی بەیانی نۆی ڕازبەر لە کوردستان. بەڵێ حواڵێک هاتووە کە کۆماری ئیسلامی ینی بۆ حوتمین ڕۆژی بەردەوام ئێستاکەش لەسەر سنووری ناوچەی شنۆ و پیرانشار قڕاتی حزبی دموکرات هەر تۆباران دەکات. ئەم حواڵە ئێستا بە دەستمان گەشتووە. بەڵێ هەڕەشە و تهدیدەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکە و بارەگاکانی لایەنە سیاسیەکان هێشتا بەردەوامە و هەروەکو پێشتریش ئاماژی پێدراوە و زۆریش لەسەری بەوردی لە کەناڵە جۆرە و جۆرە میدیاکانەوە زۆر یەک لە هەڵسوڕاوان و کارناسانی سیاسی و بەتایبەت ڕێبەرانی کۆمەڵەش هەڵیان سەنگاندووە کە ئەمە نیشان لە ترس و خۆفی کۆماری ئیسلامیەدا لەم هەلومەرجە لە ناڕەزایەتیە جەماوەریە بەرینا کە بۆ قەولی هاوڕێ ئیبراهیمی عەلیزادەوتی بۆ سەعاتێکی ژنەوەستاوە لە شارەکانی ئێرانەوە هەر ئێستا لە زاهدان و لە ئەهواز و لە مەشهد و لە زانکۆکانی ئێران و لە زۆربەی شار و شارشکەکان درێژەی هەیە. ئەمە ترسلەوەیە، ئەمە خۆفی ڕووخانی ئەم دەسەڵاتەیە کە ماوەی 44 ساڵە بێجگە لە نەهامەتی و نەکبەتی هیچ شتێکی بۆ کۆمەڵانی خەڵک لە ئێران نەبووە. ئەمە ترس لەو سەروەت و سامانەیە کە تا ئێستا بەغارەتیان بردووە و نەگەرانی لە دەستانین. ئەمە ترس لە مانەوە لە دەسەڵاتیانە. تهدید و هەڕەشە و تۆقاندن چیتر کارساز نییە، چ بۆ سەر لایەنە سیاسیەکان چوو بۆ ناوخۆ. دارحاڵ لەم چەند ڕۆژەی دواییشە بە چەند جار هەم بە شێوەی عملیەوە هێرش کرا سەریەوە، دواتریش درۆن و پەهبات بەسەر ئاسمانی لایەنە سیاسیەکانە گەشتی لێداوە و ئێستاشەوەی کە گوایە تۆپبارانی نەواری مەرزی کراوە بە بیانووی زەربە لێدان لە هێزە سیاسیەکان. دیارە هەروەکو پێشتر هاوڕێیان ئاماژەیان پێداوە هێزە سیاسیەکان هەڵقوڵاوی دڵی جەماوەرن، هەمویان مناڵی ئەو خەڵکانن کە ئێستا لەسەر شەقامن لە خیابان. ئەم هێزە سیاسیانە پێگە و جێگەی جەماوەریانە، مەقڕی ئەسڵیان بنکە و بارەگای ئەسڵی ئەم لایەنە سیاسیانە لە سنە و سەقز و مەهابات و بانە و مەریوان و باقی شار و شارشەکانی کوردستانە. چۆن دەکرێت بە لێدانی بنکەیەکی یا بە لێدانی مەقڕێکی توانی ئەم هێزە لە ناو بەریت؟ جارێکی تر بڵێنەوە خیاڵیان خاوە. کۆمەڵە و باقی لایەنە سیاسیەکان لە ناو کوردستانان و لە ناو دڵی خەڵکی کوردستانان مەگەر بە خاپۆری خەڵک تەواوی خەڵکی کوردستان بیانەوێت ئەم لایەنە سیاسیانە لە ڕیشە بکێشن کە ئەویش هەم ناممکنە، هەم بۆیان ناچێتە سەر و هەم خەڵکی کوردستانیش لیان قبول ناکات. هەر لەم چەند ڕۆژەی دواییدا دوای بۆمبارانی حیزبەکان لەلایەن کۆماری ئیسلامی ناڕەزایەتیەکی بەرین لە ئاستی کوردستانی ڕۆژهەڵات، لە ئاستی کوردستانی باشوور و دانیشتوانی ئێرە، لە ئاستی باقی پارچەکانی تر و لە ئاستی خەڵکی ئێران، خەڵکی ئازادی خوازی ئێران بەدژی ئەم جەنایەتە چۆتە پێش و بەیانی نوقتە عەتفی ئەوجی ئەم ناڕەزایەتیانە لە مانگرتنی گشتیە ئەبینینەوانە. بەیانی لە مانگرتنی گشتی خەڵکی کوردستان بەداخستنی دوکان و بازار دەبێتە ئەوجی ناڕەزایەتی خەڵک دژ بەم هێرش و بۆمبارانانە. کلیپێک ببینن دێنەوە بۆلاتان، پێم وابێ هاوڕێیانمان لە یوتیوبەرەوە لەگەڵمانە بن، کلیپێک ببینن دێنەوە بۆلات.
ئەم کارە تازە عەشێ بکرێ ئەبێ تەواو بێت ئەبێ ئیتر نەمێنێ ئەم کۆنە ژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرت و چە خوێناو یەکەی بەربەت بوو بە ئاڵای هاواری سوودباڵات بوو باڵێنی شان دەرشکاندی شەقڵی چی سنوور تۆ ژنژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرت و تۆ ژنژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرت و ئاوا بووی باشمڵی هەستان ژیناکی جۆڵەی کوردستان ئاوا بووی باشمڵی هەستان ژیناکی ژۆڵەی کوردستان گرکانی هەڵچوونی ورە ئیلاوانی گیان لەسەر داستان تۆ ژنژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و تۆ ژنژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازە کیژ و کوڕ بەرەو داهاتوو Stamattina mi sono alzato, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. Stamattina mi sono alzato e ho trovato l'invaso. Oh partigiano, portami via, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. Partigiano, portami via, che mi sento di morire. E se io muoio da partigiano, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. E se muoio da partigiano, tu mi devi seppellire e seppellire lassù in montagna. Oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. Seppellire lassù in montagna sotto l'ombra di un bel fior. Tutte le genti che passeranno, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. E le genti che passeranno ti diranno che bel fior, e questo è il fiore del partigiano. Oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. Questo è il fiore del partigiano, morto per la libertà. Questo è il fiore del partigiano, morto per la libertà. Questo è il fiore del
partigiano morto per la libertà. Questo è il fiore. شهروانو کسی یادای که به قربانو تو نهیلی طولامه به دست خون به جانو شهروانو 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 کسی یادای که به قربانو تو نهیلی طولامه به دست خون به جانو شهروانو 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 بەڵێ بینەرانی خۆشەویست بۆ درێژەی بەرنامەی ڕاستەوخۆ لە خزمەتتان داین. ئێستاش دووبارە وەسڵەبینەوە بە هەوڕێ مەحی هیرەجی لە شاری یوتوبەری راپۆرتێکمان لەوێ بۆ بنێرێت. کاک مەحی سڵاو لەبێ ئەم کاتت باش لە دەنگمان هەیە؟ بەڵێ بەڵێ دەنگ هەیە کاکۆگیان ئەوە لەعانە خەریکن پەیامە خوێنرێتەوە بە پەیامەکە هەمزەمان پەیامەکە لە ڕاگەرانەکانی خۆمانەوە بڵاو بووتەوە. بەڵام من لەگەڵما کاکحسێن لەگەڵمایەکە لە ئێرە کومیتەیەک پێکاتووە لەو کومیتە کاکحسێنی خۆمان بەشداری کردووە پێم خۆشە تۆزیحاتێک بدا کاکحسێن فەرموو چیتاتی لەو بێنەکەت هاوڕێ حسێنە و کاتت باش سڵاو لێبێ کاتت باش زۆر سپاس نزیک بگریت و نادەری مێرانە ئەڵانە باشە زۆر باشە کاکسێن تۆڵێک بە دەنگی بەرز پێمان بڵێ چ لایەن هایەک بەشداری ئەم خۆپیشاندانە یا بانگەوازیان کردووە بۆ ئەم خۆپیشاندانە و دوای وەختێ ئاسی بەشداربوونی خەڵک چۆنە و بەگشتی ئەفکاری عمومی بە تایبەتی لە شاری سوێد دوای هێرشکردنە سەر کۆماری ئیسلامی بۆ سەر بنکەی لایەنە سیاسیەکان هەڵوێستیان چۆن بووە؟ کاک مەحیا دەنگی کاکسێن زۆر زەعیفە ئەگەر مایکەکەی خۆشی بدەیتێ مەمنوو نەبی چۆنە زۆر باشە فەرموو کاک باشە ئەوا بۆ جەرانەکەی هەر بە دوایەوە کە بیستمان هێزە سیاسیەکانی کوردستان لە کوردستان لە هەرێمی کوردستان بۆمباران کراون زۆر ئاڵۆزی و دڵەڕاوکە لە ناو کۆمەڵانی خەڵک لێران لیانە پرسین کە چی بووە چۆن بووە هەموو کەسێک ئەو ڕۆژە تا ئێوارە تەلەفۆنەکانمان خەڵک زەنگیانەدا کە هەواڵ بزانن و خەبەر بزانن بەرحاڵ ئێمە بە باشمان زانی کە ئاکسیۆنێک بەرگوزارکەین کە بۆ مەحکومکردنی ئەو کردەوە تروریستی و جەنایەتکارانەی کۆماری ئیسلامی کە بۆ سەر هێزە سیاسیەکان لە کوردستانی عێراق بوو ئێمە وەک کۆمەڵا ڕێکراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران لەگەڵ ناوەندی هاوکاری کە بریتین لە ئەو سێ جەرەیانە حزبی دموکرات و دوو کۆمەڵەیەکان بە یەکەوت داوام کرد دانیشتنێکیان لەگەڵ بکەین دەو دانیشتە ساقە بووینە سەرەوە کە ئەم بەرنامە بۆینە بەرەوە ئەم ئاکسیۆنە بۆینە بەرەوە تا ئیسە پێشوازی باش بووە لە جەماعەت زۆرتر کوردەکان هاتوون جەماعەت هێزە سیاسیەکان تر وەک چلیگە پەدایەکان ڕاکاریگەر مەجموعەیەک لە سازمانیەن تر کە لە ڕۆژاوامانیچە بۆ نەواری بەشداریان کردیا بەرحاڵ بۆ هەر کەسێک ئەم جەرەیانە و ئەم جەنایەتە جیالەوەی کە بێڕەحمانە حمڵی کردوە بە مەقەڕ و جێگەی ژیان و گوزەران ئەو کەسانەکە لێ نابوون بڕێک لە ئەندامانی حزبی دموکرات و پارتی ئازادی گیانیان بەخت کردیا ئەمە هەر لێرەوە سەرخۆشیەکەین لە هەموو بنەماڵیان و کەسوکاریان بەڵام لە گشتی دڵتەزێنتر ئەوەی کە ئەو مناڵە شیرینانەکە لە مەدرسەیان نابوون کە بەداخەو لە وەخت بۆمبارانەکە هێشتا چۆڵ نەکرابوو لە مەدرسە بوون بەرحاڵ زۆر ئازلەکا و زۆر نیگەران بوون دڵی هەموو کەسێکی ئێشان و ئێمە گشتمان لێرە دانیشتی سوێد بەرحاڵ لەو کردەوە تروریستی جمهوری ئیسلامی بێزارین و گەرەکمانە لێرە ئەمڕۆ بێزاری خۆمان دەرببڕین لەم حرەکەتە کاکسێن ئاسی ئەفکاری عمومی لە ناو سوێد بۆ خەڵکانی کە خۆیان سوێدین چۆن بوو ئەوان ئەگەر لە هەواڵەکانە یا لە ناو ئاکسیۆنەکان و اعتراضەکانە
بە شێوەیەک چۆن ڕەنگی داوەتەوە ئەمە تا ئیسا بەو شکڵەکە چاوەڕوانە کردێت وەک کردەوەیەک مەسئلەی اعتراضات و مبارزات خەڵکی کوردستان و ئێران زۆر گەورەترە و ئەوە زۆرتر کەش و هەوای خەڵکی سوئێد و میدیا و ڕۆژنامەکان و ئەوانیە داگیر کردگە تا ئیسە بەم شتە زۆر کەم ئیشارەیان کردگە بەڵام بە گشتی مصاحبە کریاگە و توێژ کریاگە زۆرێک لە ئەحزاب سیاسی لە کۆبوونەوە و گربوونەوەکان ئێمانە هاتن پەیامیاندا وەک حزبی چاپ وەک جەریاناتر بەرحاڵ ئەمانیش لیان حاڵی بووە کە کۆماری ئیسلامی ئەو ڕژیمەیە کە جیا لە زۆر و سەرکوت و خەفەقان هیچ تر حاڵی نابێت بەڵامی تر هەر وڵاتێکی ئوروپایی قازانج و بەرژەوەند خۆی هەیە و دیارە وەک دەوڵەتەکان ئێمە ئینتزارمان زۆر نییە لیان بەڵام وەک خەڵکەکە ڕاستی هاوسۆزیان هەست خەڵکێکی وریا و خەڵکێکی ئینسان دۆسن بەرحاڵ ئەتوانێت زۆر کردەوەی بێ نسبەت بە جمهوری ئیسلامی کاک حسێن تازە لەبەردەستی بام پرسیارەشن لێ بکەم بەیانی بڕیاری مانگرتنی گشتیە لە کوردستان پەیامت چییە بۆ ئەم بڕیارە بۆ مانگرتنی گشتی کە بەیانی قەرار وایە لە کوردستانە بەڕێوە بچێت بە بڕۆی من بەیانێکی زۆر زەروری بوو بەو بۆنەوە کە هێشتا کۆمەڵانی خەڵک لە سەراسەری ئێران تەواو هێزەکان خۆیانیان نایاناوە سەمەیان ئەوەی کە لە مەیانی مبارزایە جەمعێکی ڕووناکبیر جەمعێکی لاوی تێکۆشەر جەمعێک لە ژنان ئەوانن هێشتا هاتوون و ئەم قارەمانەتی و ئەم دڵاوەریە کە ئەوان کردگیان لە سەراسەر ئێرانە جەمعێک بووگەکە بەگشتی تەواو هێز و توانای ئێران نییە و ئەوەی چه چاوەڕوان ناکردێ کە هەموو خەڵکی ئێران بە یەکدەست گشتیان ئامادە بن بۆ ئەو لە خۆ بردوویە کە ئەم جوانانە نیشانێدەن یانێ هێزێکی هێشتا بەمەیان نەهاتوومان هاتووە کە ئێمە ئابێ بە تاکتیکی دروست کە ئیعتساب بێت ئاسانکاریان بۆ بکەین کە ئەوانیش بتوانن بێنە ئەم مەیانە مەیانی ئیعتساب یا تاکتیکی ئیعتساب شتێک نییە لە بەرامبەر تەظاهرات و ئێعترازاتە بێ بەڵکو یارمەتیەکە کۆمەکێکە بۆ ئەوەی کە ئەم ئێعترازات و مبارزاتە هەرچی توودەیتر و جەماوەریتر بێتەوە هەر بۆ بۆنە و کارێکی پیرۆزە هیوادارم کۆمەڵانی خەڵکی زەحمەتکرد لە ئێران و کوردستان ئەمە دەرک بکەن ئەم زەرورەتە تاریخیە ئەم زەرورەتە مێژوویە و بێنە هانای لاوان و ژنانی تێکۆشەر کە ئیسە لە خیابانەکانە تاحشارن لیان ئەگرن تا ئیسە ئەمە زیاتر لە 80 نەفەر لەو ئازیزانەمان لە دەستداوە بەرحاڵ ئەمە کارێکە کە لە دەستمان تێت و ئیمکان پەزیرە ئیعتسابێکی عمومی هیوادارم من ئەوە مطمئنم کە لە کوردستانە جواب خۆی ئەگرێتەوە و تەجربەی خۆی هەیە بەڵام هیوادارم لە سەراسەر ئێرانە لە کامیۆنداران بیگرە لە دوکاندار بیگرە لە مەدرسە و دانشگا و ئەمانە هەواڵەوانە گشتی هەستکە دانشگاکان زۆرێکیان تەحتێڵیان کردووە بەڕادەیەکە جمهوری ئیسلامی بۆ تۆتەکە باسەوەیە کردی ئەمانەی ترشن بچن ئانلاین دەرس خوێنن بۆیە ئێمە دانشگاکانمان تەحتێڵ کردووە حازم نەبووەوە قبولکە کە ئەم دانشگایە لە ئیعتسابیان کردووە زیاتر لە 200 ئوستادی دانشگا ئیعترازیان کردە بەما خۆیانیان وەسڵ کردە بە ئیعترازات و مبارزات دانیشتوویەکە لە سەراسەر ئەم 10-12 ساڵ ئەخیرا ئەمە بێوێنەس بەرحاڵ ئیعتساب عمومیەت وانێ کۆمەکێک بێ بەم جەرایانگەدا زۆر سپاس کاک حسێنگیان ئێمە لە کاتی تر و لە مەجای ترا لەوانەیە دووبارە مزاحمتان ببینەوانێ لە هەرحاڵ زۆر سپاس ماندوو نەبن دەستان خۆش بێت بۆ کارە باشە بەڵام ئەوەی چە بێژم کە ئێمە بەیانی ڕۆژی شەممە هەر تەظاهراتێکمان هەست هەر بۆ پشتیوانی لە ئێعترازات و مبارزاتی خەڵکی ئێران بە ئیزافەی ئەو مانگرتنە گشتیە ئەو تەظاهراتیشە حتمما لە وەختەیە مزاحمتانەوەین و لێرە و پەخشی بکەنەوە زۆر خۆشحاڵە بین ئەگەر ئێوە ماندووبوون و زەحمەتەکانی ئێوە ڕاگوێزینەوە لە ڕێگای تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە دەستان خۆش ماندوو نەبن بەڵێ کاک مەحیا ئەگەر لەگەڵمانیت لەگەڵمان ماوی
کاک هاوڕە خالیدی باغیاری و باقی هاوڕێیانی حزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵەن لە شاری ئۆری کە لە ئاکسیۆنەکەیە بەشداریان کردووە و دیارە ڕێژەی بەشداربووان زۆرە. دووادارم بتوانێت نتیجەی بێت و بەشێوەیە هەنگاوێک بێت بۆ نانەپێش ئەفکاری عمومی ڕێکخراوەهای بەسەرپۆشتی ڕزایەتی خەڵکو و دژ بە کۆماری ئیسلامی و بەتایبەت مەحکومکردنی هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکە و بارەگاکانی هێزە سیاسیەکان لە کوردستانی باشوور. بڵێ هاوڕێکۆ چەند ڤیددیۆمان بۆ هاتووە هەر ئێستا لە ئەم ناڕزایەتیانی کە لە شاری ئەردەبیل هەر ئێستا جەماوەرێکی زۆر هاتوونەتە سەر خیابان بۆ 15مین ڕۆژ هاتوونەتە سەر شقام و ناڕزایەتی خۆیان دژ بەم ڕژیمە بەڵێ لە شاری ئەردەبیل. خەڵک لە سیستان و بەلوچستان لە شاری شیرابادی زاهیدان دواتر من پامێکم خوێندەوتم ڤیددیۆیەکمان بۆ هاتووە کە لەگەڵ کەلانتەری ژمارە 16 شارە تێک هەڵچوون ڕووی داوە. ئێستاکە ڤیددیۆکەیمان بۆ هاتووە کە خەڵک ئەم کەلانتەری ئاورداوە و هێزە ئەمنیەکان پاشەکشیان کردووە. دواتر فیلمێکیش لە بەلوچستان دەڵێ بۆمان هاتووە ڤیددیۆیەک نووسێتی لاوانی بوێر و خەباتکاری بەلوچ بە بەرد و بە دار ماشینەکانی هێزە ئەمنیەکانیان داگرتووە و ئەوانیشیان ئاورداوە و هێزە ئەمنیەکان پاشەکشیان کردووە. یەک پامان بۆ هاتووە نەینووسێ لە کام شار فقط نووسێتی لە ڕۆژهەڵات نووسێتی سلااو ئەم کاتتان باش ماندوو نەبن جێگەی خۆیەتی لەم بەرنامە ڕاستەوە خۆیدا ئێمە دەنگی دوودانە لە یەکێک لە ئاهەنگساز و خانەندەکان بین کە لەم ڕۆژانەدا بە تایبەت زۆر هاوپشتی و هاودڵی خۆیان سەبارەت بە کوشتنی مەرگی مەحسا و ئەم ئاخێزە جەماوەری کە هاتوۆتە ئاراوە دەنگی خۆیان خست بۆ پاڵ ئەمانەوە. نووسێتی کە ئەم دوو ئازیزە دەست بەسەر کراون بە تایبەت توماج لە دوای ئەوەی کە لە تویتەکەی خۆیدا توماج ئاهەنگساز و خانەندێکی ئیسپانیە لە توماج لە تویتی ئاخری خۆیدا کە ئەم هێرشە دڕندانەی کە بۆ سەر بنکەی هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان کران نووسی بووی خوشکان و برانی ئێمە لە ئەقلیمی کوردستان دراونەتە بەر بۆمبارانی ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەو دەیەوێ بەو کارە ئیتحادی ئێمە ئەو یەکگرتووی ئێمە تێک بدات ئەوانیش بە خاتری ئەوەی کەم یەکگرتووی یەکریزیە تێک نەدرێت وەڵامی نظامی نادنەوە پس کەوایە ئێمە دەبێت هەمومان دەنگی ئەم خوشک و برانەمان بین. لە دوای ئەم تویتە ئەویش دەست بەسەر کراوە جا ئەم هەو بینەرە ئازدەمان نووسێتی کە جێگەی خۆیەتی لەم بەرنامە ڕاستەوە خۆیدا ئێمەش وەکو خەڵکی ڕۆژهەڵات هاودەنگ بین و پاڵپشتی ئەم دوو ئازیزە بین. ئەم خانەندەی دیکەش پێمە بێ شێروین حاجی پور بوو بڵێ ئەم کچان و کوڕانی کە لەم دوایانەدا لەم بە تایبەت لەم ناڕزایەتیانی کە دوایدا پێشات ئەمانە کە گیانیان لەدەستدا بوو تویتیان بۆ نابوو و ئەویش هەر بەم تویتە ئاهەنگ تەک ئاهەنگێکی دەردا و هەر ئەم تویتانەی کە نووسی بووی ئەمانی کرد بە ئاهەنگ و لە دوای ئەم ئاهەنگە دەست بەسەر کراوە هیچ جێگەی خۆتی لەم بەرنامە ڕاستەوە خۆیدا ئێمەش هاوپشتی و هاودڵی ئەوان بکەین و دەنگی ئەوان بین. بەڵێ هەروەکو هەڕۆیەمیر ئاماژەی پێدا کوردستان دوای قەتڵی حکوومەتی مەحسای ئەمینی پشتیوانی بەو حرەکەتە جەماوەریە بۆ مانگرتنەی کە لە 28 خەرمانان وەڕێخست توانی پشتیوانی و حرەکەتێکی جەماوەری لە ئاسی سەراسەریە بۆ خۆی جەلب بکە لە هونەرمەند و وەرزشوان و سینەماکار و لە هەموو ئەوانەی کە هەڵسوڕاوی کۆمەڵایەتین لە هەموو ئەوانە شاعر نووسەر لە زۆر بواری جۆرا و جۆر بە شێوەیەک ناسراون لە ناو کۆمەڵانی خەڵک لە ئێرانە هاتن و پشتیوانیان لە خەڵکی کوردستان و لەو مانگرتنە گشتیە کرد و ئێستاش لە کات دوای بۆمبارانکردنی بنکەی هێزە سیاسیەکان لە باشووری کوردستان ئەو محکومکردن و ئیدانەکردنی ئەو هێرشە کۆماری ئیسلامی بۆ سەر ئەمان درێژەی هەبوو بەرعکسی ئەوەی کە کۆماری ئیسلامی چاوەڕێیە کرد بەعکسی ئەوەی کە کۆماری ئیسلامی ویست سیمای جەرایاناتێکی ماجراجوو خەشن لەم حیزبانە بدات بە ئەفکاری عمومی لە ئاسیێران
بەڵام بەژیری بە هەڵوێستی ژیرانەی لایەنە سیاسیەکان بەعکسی خۆی تەبدیل بوو و ئێستا زۆریەک لە بینەرانی ئێستای ئێمە ئەزانن کە کاناڵ و میدیاکان چ لەوانەی لە خارجی ئێرانن وەچە لەوانەی لە ئەفکاری عمومی لە ناوخۆوە ئەم پلانەی کۆماری ئیسلامی بۆیان ڕوون بووەوە و لایەنە سیاسیەکانیان باشتر ناسی و بە شێوەیەک هاتوونەتە پشت خەڵکی کوردستان و لایەنە سیاسیەکان. تۆماس شێروین زۆریەک لە شاعر و سینەماکار و هونەرمەندانی تر و وەردەشکارەکانیش بەشێکن لەوانە. ئەمە هاودڵی و هاوپشتێکی دروست کردووە. هاوڕێمیر هەرچەند کاک حسین ئیشارەیەکی کورتی پێکرد و منیش لە سەرەتای قسەکانمە ئیشارەیەکم پێکرد، بینەرێکمان وتوێتی کە هەر بازم لە موردی عقساب و اعترازەوە پرسیاری کردووە بتوێتی ئەم مانگرتنەی بەیانی هیوادارین نەبێتە هۆی خەواندنی ناڕەزایەتی و اعترازەکان. اعتسابی بەیانی و ئەو مانگرتنەی کە لایەنە سیاسیەکان ڕێکیان خستووە اتفاقاً ڕێکخەر و تەشەکل پێدانی ناڕەزایەتیەکانی داهاتووی ئێرانە بێت و ئەگەر تا ئێستا بە شێوەیەک پرژ و بڵاوی پێوە بووە، ئەگەر تا ئێستێک ئەم گۆشا و شارێک بووە شارێکی تر نەبووە بە خەولی هاوڕێی دەبرەوەلی کۆمەڵا هاوڕێ برایم عەلیزادە وتی ئەو کەسانی کە تا ئێستا بە شێوەیەک لە شێوەکان بە هەر هۆکارێک نەیانتوانیوە بێنە ناو سەفی ناڕەزایەتیەکان و لەسەر شەقامە بن، اعتساب بە شێوەیەک کێشانی ئەوانیشەوە ڕێگایەکە بۆ ئەوەی کە ئەوان بێن و بەم ناڕەزایەتیە پەیوەست بن، بێنە بەرەی خەڵکی ناڕازی لەسەر شەقام و خیابان و ناڕەزایەتی دەرۆڕن. نەتەنیا لە تەقابولیەکانی، نەتەنیا لە دانەیەکیان دانێکی تر نەفی ناکاتەوە، بەڵکو لە ئیمتدادی یەک و لە تەکمیلی مبارزاتی خەڵکی ئێرانن دژ بە کۆماری ئیسلامی و شاید ئەمە جارێکی تر ئەزمونێک بێت و هێمایەک بێت بۆ مانگرتن و اعتساباتی کرێکاران و باقی چین و توێژەکانی ناو کۆمەلگا لە ئاسی سەراسەری کە بێن و لە ڕێگای مانگرتن و اعتسابەوە هەمشکڵ بە مبارزە بدەن، هەمشکڵ بە تاکتیکی ڕوخانی کۆماری ئیسلامی بدەن و هەم بە شێوەیەکی تریش هاودڵی و هاوئاهەنگیەک لە ناویەکە دروستکەن کە دوای ڕوخانی کۆماری ئیسلامی بێت لە ئەلتەرناتیڤ و ڕەهبەریش بکەنەوانە. ئەمە بنابەرین جارێکی تر ڕوو لەو بینەرە ئەڵێن کە پەیوەست بن بە مانگرتن، پەیوەست بن بە اعتساباتی ڕۆژی شەممە نۆی و ڕەزبەر و ئەمە تاکتیکێکی گرنگە ئەمڕۆ بەیانی کە لە درێژەی مبارزاتی خەڵکی شۆڕەژێڕی کوردستان و ئێرانایە دژ بە کۆماری ئیسلامی. بەڵێ لە سەقزەوە هەرستا پامێکیان بۆ نردووی نووسەتی خەڵکی ئازادی خوازی کوردستان و ئێران کرێکاران زەحمەتکێشان هەڵسوڕاوانی کرێکاری لەم اعتسابات و ناڕەزایەتیە سەراسەریانە بەشداری بکەن تا زیاتر لە جاران یەکگرتووتر و هاوپشت و هاودڵی یەکتر بین و بەیانیش بەم مانگرتنەوە جوابێکی قاتع بە ئەم دەڕەندەی کۆماری ئیسلامی بدەینەوە. زۆر سپاس بۆ ئەم بینەرە عەزیزەکە لە سەقزەوەم پامی نردووە. هاوڕێیوبی دەباغیان پامێکی نردووە بۆ واتساپی بەنامەی ڕاوێژ ئەوەی کە باسم کرد توێتی کە شکۆ و ئیرادەی میلەتێکی شۆڕەژێڕ و خەباتکار بە چەند ڕاکت و درۆنێک ناشێت و لە ناو ناچێت و بێوەڵامیش نامێنێتەوە. تۆزێک پامەکەی دوور و درێژە لەوانەیە لە ئێستاە کات نەبێ بیخوێنینەوە، بەڵام بە دڵنیاییەوە دوایی هەم لە پێیجەکەی خۆی و هەیە هەم لەوانەیە لە شوێنی تریش لە میدیاکانی کۆمەڵە ڕنگ بداتەوە، بەڵام مەبەستی ئیدانەکردنی ئەو هێرشە بووە بۆ سەر کۆماری ئیسلامی و هەروەها بێوەڵام نامێنێتەوە ئەیەوێت لە ڕێگایم پەیامەوە پەیام بنێرێت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بڵێت کە بۆ محکومکردن و ئیدانەکردنی ئەو هێرشانە و
و پشتیوانی لە ناڕەدایەتیەکانی خەڵک و بە درێژە پێدان بە خەبات دژ بە کۆماری ئیسلامی پێویستە و لازمە بەیانی نۆی ڕەتبەر نۆی مانگی مێهر دوکان و بازار داخین بە مانگرتنی گشتی پێوەستبین. پەیامی هاوڕێ ئەیوبی دەباغیان لێرەوە سڵاو ڕێزمان بۆ هاوڕێ ئەیوبێ و سپاس بۆ پەیامەکەشی. بەڵێ هاوڕێ ئاکۆ پرسیارە لە هاوڕێ ئارێزیش کرا. ئێمە لەم چەند ڕۆژەدا بەڕاستی پەیاممان زۆر بۆ دەهات لەلایەن بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە تایبەت لە ناو خۆشەوە کە دیارە ترس و خۆف لە تەواوی سەرتاپای ڕژیمدا دیارە. زۆر لەو یەکگرتو و یەکرزەی سەراسەری کە خەڵک ئێستا ئاوە یەکگرتوون ترساوە، نازانێ ئەم ناڕزایەتی و ئەم خۆپیشاندانانە چۆن بەلا ڕێدا بەرە و چۆن سناریوکی بۆ دروست کات و بیخاتە شوێنێکی دیکە. زۆر ئومێدوارین بۆی کە هەر ئەلان خەڵک بۆ خۆی داوای داوا دەکا کە بە تایبەت ئەم شرکەتە کرێکاریانی پێترۆشیمی نەوت گاز ئەمانە بەم مانگرتنەوە پەیوەست بن، بەم ئێحساباتەوە پەیوەست بن، چون کۆماری ئیسلامی زۆر لەو یەکگرتو و یەکرێزیە دەترسێت. هیوادارین کە بخۆشمان و هەم خەڵک ئەلان داوا دەکا هەموو کرێکاران معەلیمان زەحمەتکێشان ئەم کرێکارانەی شرکەتە گەورەکان بتوانن لەگەڵ ئەم خەڵکە پەیوەست بن و ئێحساب و مانگرتنی خۆیان ڕابگەێنن. کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای هەر بە درێژای تەمەنی دەسەڵاتدارەتی خۆیەوە هەر کەس ناڕازی بووە، هەر کەس دژی بووە، هەر کەس لە بەرامبەر سیاسەتە دیکتاتۆر و تاکڕەویەکانیەوە وەستاوە بە شێوەیەک لە شێوەکان گەڵی داوە بە غەرب، بە ئەمریکا، بە ئیسرائیل و بە باقی وڵاتانی غەربی. و لە دوای کوشتنی ژینای جوانەمەرگیش هات سناریۆ دروست کات بۆ ژینا، خەڵک باوەڕی پێ نەکرد. ئێستا هەر کەسێک بۆ نمونە فوتباڵیستێکی وەکو عەلی کەریمی کە معتەرزە و خۆی ئێستا لەبەرەی خەڵکە ئازانێ کاتێک کە لە تەلەڤیزیۆن و لە میدیاکانی خۆیانەوە باسی لەکەن باس لەوەکەن کە ئەمە هەر کەسێک بووە سەر بە وڵاتانی تر و ئەمە پۆڵێکی زۆری بروەتە دەرەوە لە ئێران و ئیخلاسکرد بوو بانەوە ئەقسام تۆمەت. کەسێکی وەکو مێهرانی مدیری گوایە مەسەلەن چەکیان بۆ داوەتەوە قەرزار بۆ سەراسیمان پۆڵەکانی داوەتەوە کە و سەراسیمای تەحریم کردووە. کەسانێکی وەکو عەلی دایم مەمنوع تەسویرەکرێن لە سەراسیماوە ئەنوا و ئەقسام سناریۆ و تۆهمەت و ئیتهامە درێتە لای کەسانێک کە دژ بەوانن. کۆمەڵە و لایەنە سیاسیەکان بە درێژایی خەباتیان لێ دەگەڵ کۆماری ئیسلامی زۆر جار مەوردی ئەم ئیتهامانە قەراریان گرتووە لە ئەنوا و ئەقسام تەبلیغاتی جۆرا و جۆر عەلەیهی کۆمەڵە و باقی لایەنە سیاسیەکان کراوە لە وابەستەگیان بە وڵاتانی دەرەوە بگرە هەتاکوونێ مەسایلی فەرهەنگی و مەسایلی سیاسی تر لە ئاسی کوردستانە بە تایبەت لە میدیاکانی خۆیانە فیلمیان لەسەر دروست کراوە، دێکۆمنتاریان لەسەر وتراوە، بەرنامە و پۆڵی لە پێناوە خەرج کراوە. دارحەڵ ئێستا بۆ خەڵک ڕۆشن بۆتەوە کە دانە بەدانەی ئەوانە سناریۆ بووە، پلان بووە، لە جەهەتی مانەوەی خۆیە و دەسەڵاتەکەیە بووە. ئەگەر لەولاوە لە سەرکوب و خەفەقان و ترس ئیسفادەی کردووە لەم لاشەوە لە بواری فەرهەنگی، لە بواری کاری هونەری، لە بواری کۆمەڵایەتی، لە ئەنوا و ئەقسام تەرفەند و کەڵک و حیلە کەڵکی وەرگرتووە بۆی کە نارانی خۆی بشکێنێت و نەتوانن جەماوەری ببنەوە. بەڵام ئێستا بە عەکسەکەیەوە بینێت کۆماری ئیسلامی دژ بە هەر لایەنێک قسە بکات، سناریۆ بۆ هەر لایەنێک دروست کات، مەحبوب بێتەوە لای خەڵک، خۆشەویستە بێتەوە، خەڵک گوێی لێگرن، پیجەکانی فاڵەوەریان زیاتر بێت و پەیامەکانیان زیاتر گوێ لێگرێت. هەر لەم ڕۆژانەیە بینیمە زۆر کەسە بوون کە شخصیەتی سینەمایی بوون، هونەری بوون، لەوانەیە پێشتر ناوناوبانگێکی وایان نەبوو بە یا ئەگەر بۆ نمونە لە پیجەکانیانە بە 1000 فاڵەوەریان و بێتێ بۆ بە دەیان و 100,000 فاڵەوەر بە حکمی ئەوەی کە ئێستا دژ بە کۆماری ئیسلامین. بۆیە هەر کەس ئێستا دژ بە کۆماری ئیسلامی بێت، هەر کەس ئێستا لەبەرەی خەڵکا بێت خۆشەویستی ناو جەماوەڕێ بێت، خۆشەویستی ناو خەڵکە بێت. داوا ئەکەین لە خەڵکی کوردستان بە تایبەتی کە ئێستا لە زمانمان حاڵیە من، داوا ئەکەین لە هەموو کەسانی کە تا ئێستا بە شێوەیەک بەشداری خەبات و مبارزە نەبن، بەیانی ڕێگایەکی گونجاو و مناسبە، بەیانی مەسیرێکی هەموارە بۆ ئەوەی کە بە شێوەیەک خۆیان بەم خەباتە پەیوەستکەن.
لە مانگرتنی گشتی نۆی مێهرا بەشدار بن. دوکان و بازار و شوێنی کار و مەدرسە و خوێندنگا داخەن یا بچنە ئەوێ نەچنە کەلاسەکان بیکەنە شوێن بۆ میتینگ و ئاعتراض و ناڕەزایەتی. هیوادارین و تا حدێکی ئەزگار زۆرش ومێدمان ئەوەیەوە تەوەقعیشمان هەیە کە خەڵکی کوردستان یەک پارچە وەکو باقی کاتەکانی تر و زەمانەکانی تر بەدەم ئەم بانگەوازەوە دێن و بەشداری لەم مانگرتنەیەکەن. پەیامی ئێمە و پەیامی کۆمەڵە هەم لە ڕاگەیاندنەکەی هاتووە، هەم لە زمانی ڕێبەریەکەیەوە هاتووە و هەم ئێستا شارەکەی تر دووپاتیەکەینەوە. پێیوەست بن بە مانگرتنی گشتی بەیانی نۆی مێهر و لەم مانگرتنە سەراسەریەیە بەشدار بن. یەکێک بن لە مانگرتوانی بەیانی دوکان و بازار داخن، شوێنە گشتیەکان چۆڵکەن و بە کۆماری ئیسلامی و کاربەدەستانی ئەمنیەتی بزانن کە تا ئێستا چیان کردوە بۆ تۆقاندن و ترس، تا ئێستا چیان کردوە بۆ دروستکردنی سناریۆ و کەڵک و حیلا، تا ئێستا چیان کردوە بۆی کە خەڵک لە ناڕەزایەتی پاشەگەز ببنەوە، بڵقی سەرئاوە، خەڵک یەکگرتووە، عەزم و ئیرادەی قایمە تا لە گۆڕنانی ئەم دەسەڵاتە. بڵێ هەرو جۆرەی هاڕاکۆ ئاماژەی پێکرد. ئێمەش هیوادارین خەڵکی کوردستان وەکو چاوی کە 43 ساڵە نیان بە کۆماری ئیسلامی کوتووە بەیانی لەم مانگرتنەدا زۆر قاتعانە و ئەم هێرشە دڕەندانە و ئەم جنایەتکارانە و ئەم داگیرکاریانەی مەحکوم بکەن و نایەکی قاتع بە کۆماری ئیسلامی بڵێنەوە. عزیزان هەر ئێستاش سەرنجتان ڕادەکێشین بۆ هەواڵەکانی ئەمڕۆمان. ئێمە دوای سەعاتێک دووبارە دێنەوە خزمەتان. کات خۆش بژین بشاتی. ئەم کارە تازە عەشێ بکرێ، ئەبێ تەواو بێت، ئەبێ ئیتر نەمێنێ ئەم کۆنە. خوێناویەکەی بەربەت بوو بە ئاڵای هاواری سوود باڵات بوو باڵێنی شەندەر شکاندی شەقڵی چی سنوور تۆ ژنژیان و ئازادیت کردە هاواری یەکگرتوو بووی بە ورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرتوو تۆ ژنژیان و ئازادیت کردە هاواری یەکگرتوو بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرتوو ئاوا بووی باشمڵی هەستان ژیناکی جۆڵەی کوردستان ئاوا بووی باشمڵی هەستان ژیناکی ژۆڵەی کوردستان گرکانی هەڵچوونی ورە ئیلاوانی گیان لەسەر دەستان تۆ ژنژیان و ئازادیت کردە هاواری یەکگرتوو تۆ ژنژیان و ئازادیت کردە هاواری یەکگرتوو بووی باورە و گیانی تازە کیژ و کوڕ بەرەودا هاتوو
ئەم کارە تازە ئەشێ بکرێ ئەبێ تەواو بێت ئەبێ ئیتر نەمێنێ ئەم کۆنا ژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرت و چە خوێناو یەکەی بەربەت بوو بە ئاڵای هاواری سوود باڵات بوو باڵێنی شەندەر شکاندی شەقڵی چی سنوور تۆ ژنژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرت و تۆ ژنژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرت و ئاوا بووی باشمڵی هەستان ژیناکی جۆڵەی کوردستان ئاوا بووی باشمڵی هەستان ژیناکی ژۆڵەی کوردستان گرکانی هەڵچوونی ورە ئیلاوانی گیان لەسەر داستان تۆ ژنژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و تۆ ژنژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازە کیژ و کوڕ بەرەودا هاتوو ئەم کارە تازە ئەشێ بکرێ ئەبێ تەواو بێت ئەبێ ئیتر نەمێنێ ئەم کۆنا